هەر دژوار ئەمە زراری چێ نیشتیمان پەروەرە بەسی ڕێگریەکانی گەنجەکەی خودی خۆی چاکە ئەو ڕێگری یەکەمە دەبی شتێک دروستکەی ڕۆحیەن نانت پێ بدە بەڵێ بزەبت هەستی نیشتمان پەروەری ماڵمە داکەمە گەنجێکە بەڵێ. ئەو نەهامەتیانەی هەیە ئەو ناخۆشیانەی هەیە ئەوەندە خەم لەو شتانەمە خۆکە پێ ناکری کۆنتترۆلیانکەی ئیش لەگەر ئەو شتانە بکە کە لە بن دەست ترسێک بوو بێتن بەسەریدا زاڵ بوو خوا ڕسق دەدا خدا ڕسق دەدا بەس چاوەڕێی منە عملەکە بکەم ئەو ژیانەی کا من دەژیم جیاوازە لەو ژیانەی کە جەنابتان لێ دەژیم خۆتی ساڵێک پێش ئێستا ئەویان تاکە خۆ بەراوردکردنە کە هەموو نەفرێک پێویستە بیکە بچینە سەر بەرواری سێ زەیدەی 1997 باوکم شەید کرا بابە باشی یعنی چ ناش مانگم بە بەقسە ناتیمە دەمگوت خوددا چم لێ دەکەی وەم لێکە بەس تووشی گوناحم مەکە شەهادەکەی بۆ دیوارە هەڵدەواسی شەرمی نایە بە هەر خەڵقە قسەت پێ بڕ خەڵات چێ دەکەوت عەز لێ هەفتەی 20 کتاب بخینەوە بڕ بخینەوە دەچێ قەبری خۆ دەستە قەبری خۆی چیتان بۆ گەنج هەیە شتێک زیاد کە لەو ژیانە لەو دنیاە ساڵتان لەبێ خۆشەویستانم بەخێر بێن بۆ یەکەمین ئەڵلقەی ئەم ساڵمان ئەم پۆدکاستەی ئەمڕۆمان یەکەمین ئەڵلقەمان دەبێت لە ساڵی 2025 ئەمڕۆ باسی بابەتەکانی ڕێگریەکانی گەنج دەکەین باسی نەهامەتیەکان دەکەین باسی سەختیەکان دەکەین ئەمڕۆ باسی بابەتی خۆبەراوردکردن دەکەین باسی بابەتی نیشتیمان پەروەری دەکەین ئەم بابەتانە چەندین بابەتی تر لە سەرەتادا زۆر سوپاسی سپۆنسەرەکانمان دەکەین سپۆنسەری سەرەکی پۆدکاستەکەمان کۆمپانیای ڤانەیە زۆر سوپاسیان دەکەین وەروەها ئەو کەسێک کە میوانی ئەو پۆدکاستەکەیە خاوەنی براندی سمودی سیزنە بەدەست بە پۆدکاستەکەی ئەمڕۆمان هەرژارژیان یاخەوە خێراتن سەلامەت بێ عەبدوڵڵا باشنە حاڵتان سەلامە دنیاڕەبی وەزاتانە حاڵتان تەوان یەکەم ئەڵلقەی ئەو ساڵمانە ئینشاءڵڵا کاک دژوار سەرەتا حەز دەکەم بۆی دەست پێ بکەم چیرۆکی منوت و کو دەستی پێکردێ تاوان لە بۆ بینەرەکان و بۆ کەسانێک کە بیسەر و بینەری ئەو پۆدکاستن تقریباً ساڵێک و 2 مانگ پێش ئێستا لە کۆنفرانسێک بووین نزیکەی 1000 کەسی لێ بوو ئەو دەوری مینیمەم ینی شێوێکی کەم تا زۆر ئەو شێوازە بوو چەندی سپیکەری ینی زۆر بەتوانە لە تاوی کوردستان لێ بوون ئەو چەندی کەسایەتی زۆر دیار لێ بوو جەنابتان لەسەر مەنەسە قسەیەکتان کرد و هەلێ بوونەوە ڕۆژی وەڵی گوتم کاک دژوار تاوان ناوی جەنابتانم نەزانی سەرەتا لای چەند برادێک چمە لایەن و گوتم ئەو کاکەیە چێە و باسییان کرد گوتم کاک دژوار دەبی یەکێک بێ لەو کەسانەی کە لە ژیانمدا زۆر لێ نزیک بووم سەلامە دنیاڕەبی فاو بوو پاش چەند ساڵێک ڕۆبەڕوو بوونەوەیەکی یەکترمان هەبوو لەسەر پۆدکاستەکەمان بەڵێ بالفعل بۆ شێوازە دەستمان پێ کرد حەز دەکەم لە زاری جەنابتەوە بزانی بەڵێ وەڵی بزانم ئەو کاتە بزەبت ئیڤنتی سەرکردایەتی بۆ بزانم سمودی سیزنۆکە سپۆنسەر بەشدار بووین و ئامادە بووم وانێکی باشی لێبوو و بیدایەتەن وەکو خۆناسان نەکاتینە سەر ستیج ئەو زانم خولەکێک پێشەوەی سڕی من بگەیشتمێ وێندەر ئەوش تەوقعم نەدەکرد ئەوەندە نەفرە لەوێن دەربی بەس ئەنی تەواو هەرەوەندەی ئامادەم کردبوو کەمە نیو سەعاتێک پێشەوەی بگەمە وێندەر باسێکی کورتم کرد و بزەبت لەوێن دەریشە دووبارە هیچ پێویستی بەوەی نەکرد لۆ نمونە من باسێکی وهای خۆم بکەم زیاتر داوام کرد کە ئیڤنتی سەرکردایەتیە لۆیە با پێشڕەوی بکەن و سەرکردەی باش بن و ماشەڵڵا و گەنجانەی لەوێن دەربوون دیار بوو تەمۆعی باشیان هەبێت چکۆ بزانم ڕۆژی هەینی بوو ڕۆژی هەینی بوو لەوێن دەربوو داوە ڕۆژێمە تاقیکردنەوەی ئیمتحانمە بوو ینی لە کۆلێژ کاژمێر 20 خولەک بوو بە سەریعی هاتمێنەر دەستیشی پێکردو بزەبت وەڵا هەرگەیشتمێنەر جەنابتان دەستان پێکرد منە زۆر وەزم پێک و گەیشتی دەمادەمە هاوی زۆر باش دیارە کار ژوار سەرەتا حەز دەکەم بۆی دەست پێ بکەین براندەکەی جەنابتان براندێکی خۆماڵی زۆر باشە لە چاو براندەکانی تر لە ناو کوردستان و لە ناو عێراقدا سەرەتا ینی لە سەرەتای پۆدکاستەکەش باسی ئەوم کردووە کە لەو پۆدکاستە باسی ڕێگریەکانی گەنج دەکەین باسی ئاستەنگیەکان دەکەین تاوان هیچ ڕێگایەک نییە بە شێوازێکی بڵێن لاینێکی تەواوی تا ڕاستە و ڕاست بڵێ یەڵە کاکە من ئەوم دێ و تاو پێی دەگەم
زەحمەتی زۆر هەیە ئەگەر وابی تاموچێژیشینە وایە ئاسان بینا وەڵا زەحمەتی زۆری هەیە بالضبط. حەز دەکەم لە زاری جەناوتەوە چیرۆکی براندی سمۆدی سیزن بزانین براندی سمودی سیزن لە دەرەوە پەرەی پێدرا لە وڵاتی ئەمریکا ئەو کاتە لە مەرعەلەی سێی خوێندن بوومە بزانم بەڵێ لە ئەمریکا تقریبی تەنیایەکی زۆری تێدا بوو ژانی زانکۆم تەنیایەکی زۆر بەس بە شتی کەمەک ئیسیفادە لەگەڵ هاوڕێیان و وەرزشکردنەکی باشمان لەگەڵ دەکرد وەزنێکی زۆر باشم لەو کاتە زیاد کرد یعنی لەگەڵ ریاضە طبعا لۆ معلومات ئاگدار نەبووم ڕێک تاریخەکەی چەندە بەس ئەو لە حەزەیم لە بیرەکە بیرۆکەکەم بۆ هات بۆ نمونونەکە مە لێرانە شتی کوالیتی باشمان نیە بخۆینەوە بە تایبەتی یاریزانانی لەش جوانی و ئەوانێ ریاضە دەکەن یعنی من بخۆم لەش جوانیم دەکرد تۆپی پێم دەکرد تۆپانێ با لێرین هیچ خواردنەوەکمان نەبوو لۆ نمونە خواردنیش هەتا کە پاڵپشتی ئەو وەرزشە بکە و لە بیرما ئەو چکە ساتێک کە بیرۆکەکەم بۆ هات نووسیمە لە نۆتی مۆبایلەکەم تقریبی 2 مانگ پێش ئێستا ئەو ساڵی 2019 مانگێک پێش ئێستا تقریبی چوم تەمشان نۆتەکانم کرد گوتم بزانم ئەم دەبی لەو نۆتە ببینمەوە بزانم لە چ ڕۆژێک ئەو بیرۆکەم لە بۆ هاتیە بۆی تاریخی لەک نەخۆم تۆ مارکەم ها تاریخەکی دیارە پیرۆزە تاریخەکە بالفعل پیرۆز بوو دێنە سەریشی ئینشاءالله سێزدەیدا تایبەترین ڕۆژە لەکنە من ینی دوادەینە سەری ئینشاءالله بەس کە تەمشام کرد نەفسی تاریخە ینی تەزوێکی تاوا بە قەلبم دەهات گوتم لەو 365 ڕۆژەی ساڵ لۆ بەس ئەو ڕۆژە شتێکی تریش هەیە لە ڕۆژە بالضبط بەس بیرۆکەی سمودی سیزن بالفعل لەو کاتەوە سەری هەڵدا و بەشی بزنسمان لە زانکۆ ئەمن بخۆم سۆفتوێر ئەنجینیرینگم خوێندیە بەس ماینەر وەکو بڵین شەهادەتی بچووکم لە بزنس هەیە لە نەفسی زانکۆی مانچستەر ئەو پرۆفیسۆرانی کە بەشی بزنسیان دەگوتەوە زۆر شارەزا بوون هەمیان ینی لەگەڵ بزنسی زۆر گەوری ئەمریکا بڵین ڕاوبۆچوونیان پێدەکریان پێشنیاریان وەردەگیرێ وەڵا لەگەڵیان دانیشتم گوتم کاکە من بەنیازی شتەکی وامە هەم ڕێخۆشکەر بن یارمەتی دەربن لە بۆ من و بالفعل هەتا ئەو دەقەش زۆر یارمەتی دەرن یعنی بیرۆکەکە لەلان خۆمەوە سەری هەڵدا لە بۆ کوردستان دروست کرا لۆی لەگەڵ کوردستان بگونجێ بۆ ڕەوشی وەرزشوانانی کوردستان و خەڵکی ئاسایش بەس یارمەتی دەرێکی زۆری بزنسمانەکانی دەرن بەرەسینە ڕاستی ئەنی زۆر یارمەتی دەربوون هەتا ئەو دەقەشی لەگەڵ دابین بێ بەرامبەریش هیچ ئەویان زۆر باشە کار ژوار حەز دەکەم باسی ئەوە بکەین چ شتێک وای لێ کردی کە ینی هاندەر بێتن لە بۆ دروستکردنی ئەو بیرۆکەیە دەمویست بێمەوە ئەمریکا لە باوەشی کردین ڕاستی باوەشی لە بۆ کردینەوە بەس ماڵی من نییە ئەمە بەباسیترین شت کە گەورەترین شتە خینمان لە سەرێرە ڕۆیشتیا ئێمە معقولیە من ئێستا بچمە دەرێ خزمەتە دەرێ بکەم ئۆکەی ئەمریکا هەر دەوڵەتەش کە دەکرێت ماڵی دووە من بی بەس کوردستان هەموو شتەکە لە بۆمە لێ ئەمن چەند ساڵێک تقریبی هەر گەڕام ڕاستی ینی زۆر فکرم دەکردەوە بە چ نوعک دەکرێت خزمەت کەم بە چ نوعک ئۆکێ من پێم دەکرێت بچمە دایرە پێم دەکرێت بچمە بابەتی سۆفتوێریشکەم سنووردار بوو زۆر سنووردار بوو لێ چم هەڵبژار بابەتی بزنس تەمشام کردی بزنس دەکرێت بەس بزنس بەتمۆی پارەوە دەکرێت لێرانە بەتمۆی گەورەکردن ناکرێت بەتمۆی پێشڕەوی ناکرێت کاکە من ئێستا براند هەیە لە شەرق ئەوسەد لە ئەمریکا لقی هەیە لە ئەوروپا لقی هەیە لەو براندێکی کوردی نەبی هەر خۆشی مادیەکەی لێگەڕێ ڕاستی بیرۆکەی سمودی سیزن لەسەر هەندێک سەری هەڵدا شتێکی کوالیتی کە پرایۆریتی یەکەم تەرکیزی یەکەمان لەسەر مادی نەبی هەموو بزنسە پێویستی بە مادیە لۆی سەر بکەوی پەرە بەخۆی بدا بەس بیرۆکەی هاتنەوەی من ڕاستی بیرۆکەی دەستپێکردنی سمودی سیزن لەسەر ئەو ئەساسە بوو و عەفوشم کە ئەمن خوێندنم
بە 3 ساڵ و خلاص کرد کۆلێش بزەبت زانکۆم بە 3 ساڵ و خلاص کرد کە 4 ساڵی کاملی پێویستە سێمستەری ئاخیر تاکە قوتابی بووم 25 کرێدتم دەخینی ینی هەفتوانە بشتێکی وا بوو 5-6 وانە بووە بزانم زەختە تاوام لە خۆم کرد لۆی بەزوو بێمەوە هیچی کێشەشی داراییم نەبوو الحەمدولillah لەو کاتی بڵێم خوێندنە دەبی بێمەوەیان کێشەکمان لە ماڵ هەیە یان ساڵی 2020 تەخەڕوجم کرد یعنی هەمووی لێک نزیکە شتەکان بزەبت لەو معلومات ئەمن مانگە عوتڵەم بوو ساڵی 2019 هاتمەوە براندی سموتی سیزم دامەزران گوتم دەبی بێمەوە بیرۆکەکە 2018 بوو زانم هات بەڵێ 2018 بوو بەس دامەزراندن 2019 سموتی سیزن یەکەم لەخمان کردەوە الحەمدولillah خۆی بەزار بێ هەتا ئێستاش بەردەوام ئەمە و الحەمدولillah باس بۆ خوا حەز دەکەم لەسەر ئەو خاڵە گەنجەکانی مە ئەش زۆری نیان هەر لەوانەیە لە ینی زۆرە ها گەنجمان هەیە دەیانێ وسنە شارەکانی تر و وڵاتەکانی تر زۆر زار دژی ئەو بڕیارم ئەو هۆکارەکەشی بۆ دەگەڕێنمەوە هیچ شتێک وەکو ڕۆحی ئەو شوێنە نییە کە لێرەدایک بووی هیچ شتێک وەکو ڕۆحی ئەوە نییە کە ئەتو خزمەت دەکەی لێرە باسیەوە دەکەم زۆری نی گەنجەکانی ئێمە دەیانێ بچەن دوورە وڵات و بچەن شارەکانی تر ئەتو چەندین ساڵ لە دەروی وڵات ژیاوی ینی کۆلێژەکەشە لێ تەوا کرد چڕایەکەت هەیە لەسەر ئەو بابەتە ئەگەر کاتیە بڕۆ ئێستا زۆر لەوانە دەگەم لەو نمونەوەی بە قاچاق دەڕۆز ئەی خۆشنە لێرانە بزەبەوە مۆزوو عشکە ینی کابرا لە دوو خۆشی خۆیتی ئەمن گلێ لێ ناکەمە من شێمە بڵێم کاکە ناوە مەکە هەنها هەر ئەوەندەیە دەڵێم دەکرێت لێرە خزمەت بکەین دەکرێت بەس ئەوش کە تەماشا دەکە لەو نمونە ئەوڕۆپیەک لە ئەوروپا لە ئەڵمانیا ژیانی بۆ نوعەیە تمۆی هەیە ئەوش دەڵێ ها منامیش دەمێ وەکوی خۆش بژیم بەس نایە لێران ئەو ژیانە خۆشکە ینی دەزانم پێویستی بە وەختە بەس دامانە ژیانت خۆشە لەوێندەر چ لە پاشان ئۆکێ تاو ژیانت خۆشە تاو ئەوە مهمە زۆر مهمە بەس ئامانزی دەبتە چ لەوێندەر هیچ ئامانجەک نییە سۆرە لێرانە چستاکەی دێڵا من ئێستا ئەسڵان کە دەگەی و تەمەنەی بە منداڵی حەزێکمان هەبوو لۆنمە چووی گەمت دەکرد دەگەشتیا بڵێم سەفەرەکە دەکرد لەگە ماڵێ چێ سەفری لۆ نمونە خۆش بوو زۆر خۆشەوە نیە ئێکە گەنجی 25 ساڵی حەزت چییە زانکۆ تاوا کردی حەزت چییە کاکە لە شەریکەکی باشی مادیان باشی چییە حەزت چییە دەبی شتێک دروستکەی دەبی بە خۆت دروستکەی ڕۆحیان نانت پێ بدە بەڵێ بزەبت ڕۆحیان هەز بکەی ئازادیە تو ڕۆحیان هەز بکەی کاتو لەنەوە ئەو ژیانی دروستکەی ئەمە ناڵم لە دوو خۆشی خۆرمە بە لە دوو خۆشی خۆت بە زۆر گرینگە ئەن ئەسڵان هەدەبی دڵت خۆش بی بەس وەرە بە خۆت شتێک دروستکە لەوانەیە لە سێک نقطەش لێرە هاوڕانە بینەمە کە تازە باس کرد مەسەلەی خوێندن ئەمن بەڕێی من گەنج 17 ساڵ یەک بڕیار هەیە زۆر گرینگە کە پێویستە بیدا لە بیدایەتی گەنجەتی بەڕێی من بە تایبەتی پیاو ئافرەتەکە ناڵم کچەکان ناڵێم لەبی دوو هەڵبژاردە یەکەچان هەڵبژێرن یان ئەوەیە بستە زانکۆ لە دەرەوەی وڵات بۆ چەند ساڵێک هەز بە تەنیایی بکە بەس تەنیابی دووەمیان بستە عسکەری سەربازی هەردووچیان دوور دەکاتەوە لە کۆمەلگایەکە تولەی و لەو سێرکڵەی کە لی دەژی یعنی ئێستا لۆ نمونە بابەتی زانکۆی دەرەوە ئەکە دەچێت دەرەوە زانکۆ دەخینی لەگەڵ ئەوم تاوە بزەبت مادەم بەس بالفعل ئەمیش لەگەڵ کاتیەکەیمە دەبی کاتیبی نابی ئەبەدی چاوت لەوەی بی لە دەرێ ئێرە ماڵی تووە پێت ناکرێ هەر ماڵی دنیا هەموو ئیتوبی بێ کوردستان پێت ناکرێ لەبەر چش پێویستە فەرزە بەڕێی من یان سەربازی بیان بچێ دەرێ لۆی خودی خۆت بناسی ببینیەوە بیناسی بزانی چێت و تایبەتمەندی تو چییە کاکەمە چوینەوێندەر چوینە زانکۆ 2016 وایدانە منداڵ بووین منداڵ لە دوو خۆشی خۆمانی ئۆکێ دەوڵەتێکی نوێ خۆشە هەموو شتێک خۆشە بەس ساڵ ڕۆی ساڵ دەڕوا بەرپرسیارەتی دەکەوتە سەرشانی خواردن چ دەخۆی ئێداکە لێنیم خواردن لە بەچاکە باشە
ئەوە نییە برادری شتیوا زۆر نییە لەگەڵ یان بچێ دەری هەموو ڕۆژە هەر لا لە لایەکی بی مەجبوری برادری نوێ پیداکەی ئەوە لە بۆ داهاتوو مستەقبل استفادە لێ دەکەیت بزەبت هەن نێتوەرکینگ وەت لێ دەکە شەرمت بشتێ زۆر مهمە وەکو گوتم خواردن دروستکردن زۆر ئەساسە ڕاستی خۆتان خواردنتان دروست ئەو کاتی ئێستا کاتی مەسەتایی ئەو کاتی ئاسان بوو زۆر ئاسان بوو مریشک و برنج لەبەر چ لەبەری ئیسفادەم لە بۆ ریاضەکە لێ دەکرد زۆر تقریبی 20 کیلۆیەکم زیاد کرد بە باشی زۆر بە باشی ئەن تاوا فەرق شوانێکی ماشەڵڵا دەوێت سەلامەت بی وەڵی مان لە بۆ حەزی خۆم دەکەم زۆر ئیسفادە لە بابەتی وەرزشەکەشم زۆر ئیسفادەم لێ کردی ڕاستی بەس بابەتی هاتچوونە دەروەوەی وڵات ینی خوێندن لە دەروەوەی وڵات تقریبی لەو 4 ساڵی خوێندم 3 ساڵ و نیوە لەوێندا پێنج ئیشی جیاوازم کرد هەموو ئیشەک ئیشی مێڵمان بووم مێڵم پرۆسێز دەکرد مێڵی ئەو هەیە بڵێن نەهانامە پرۆسێزەکە لەوێندە زۆر بەکاریان دەینە ئەوم پرۆسێز دەکرد لە ئایتی ئیشم کردیە لە سەمەر کامپ ئیشم کردیە چەندین کامپی جیاواز و لە شار و لە دەوڵەتی جیاوازی جهاتە ناوزانکۆ ئەمە کار ئاسانیمان لە بۆ دەکردن شوێنەکانمان لە بۆ ڕێک دەخستن و یارمەتی دەریان بووین لە لایبرەری ئیشی ئەرشیفم کردیە زۆر ینی ئەوەی ئەزمموی زۆر جیاواز زۆر خۆشیش وها ئیسفادەم لێ کردی ئەنی ئێستا هەرێک لەوانە ئەو کاتە بۆ چاوی نەچوومە پێشکە بڵێم ئیسفادەی لێ دەکەم بەس بالفعل ئێستا ئیسفادی زۆر باشم لە هەر لەو بارانە کردێکە ئیشم تێدایاندا کردیە ئەستا حەز دەکەم دەست پێ بکەین بەناسینی جەناوتان کاک دژوار عومەر زراری چێە ئەوان بۆیش کاتەکەم بۆ ئێستا ڕخساند ینی حەزم دەکەێت بە شێوەیەکی عامی دەست پێ نەکەین بەڵێ دژوار نیشتیمان پەروەری لەکەم لە پێشە مشتەکە نیشتیمان پەروەرە هیچ نەبم نیشتیمان پەروەرم هیچ نەبم چکەوی دەکەم لە بۆ نیشتیمانەی دەکەم حەز هەموو شتێک دایم هەر فکرم لەسەرە باشترین ڕێی چێلۆی من بتانم خزمەت بکەم بۆ کەسێک نا لە بۆ حکومەتێک نا لە بۆ دەستگایەک نا لە بۆ خۆم ئەمن کوردستان لەکنە من هەموو شتێک لێ کوردستان پێش هەموو شتێک و گەنجەکەم دەمەوێت خزمەت بکەم و گەنجەکەم دەمەوێت ئەوانەی کە بیانەوێت خزمەتکەن لە چار دەورم بن و یارمەتیان دەم بە هەر ناوەک بین ئەو بزانم یەکتر ناسینی باش لەسەر ئەو ئەساسە بوو بزەبت بناغی بوو ئەو بزانم یەکەم دانیشتمان پێم گوتی کاک عەبدوڵڵا ئەو ڕوتم دیت و ئەو فکرێ جەنابتم دیت و کە بە خۆت هاتیە پێش لەکنم زۆر مهمە چ بە من دەکرێم لە خزمەتم ئەو کاتی پێم گوتی لێ لەکنە من بزەبت پاڵ پشتی یەکدری و ئەوانە کە بیانێ خزمەتکەن و کوردستان حەز دەکەم ئێستا کاتێتی وەلو لە بۆ ئاخیرەکان وەزەمێشتە بوو بەس باوەتەکان ماشەڵڵا هەمووی یەکتری ڕاجەشە وەڵامە جەنابتان زۆر دەچنە دەرەوەی شار و شاخ و ئەو حەز دەکەم باسی ئەو بابەتە بکەنەوە ئینجا دەچینە سەر بابەتێکی تریش زۆر گرنگ زۆر باشە ئەوان بینەران و بیسەران ببوورە کاک دژوار بابەتەکان ئەوەندە زۆرن باوەڕ بکەن زۆر بابەتی زۆر گرنگ ماوە بەتایبەتی لە بۆ ئاستەنگەکان و زەحمەتەکان باسییان دەکەین ئینشاءالله بەس حەز دەکەم ئەو چیرۆکەی جەنابتان بزانم و دەچینە سەر بابەتەکان زۆر باشە وەڵایە من دەگەڕێم دوور نزیک دەگەڕێم و ئامۆژگاریشم لە بۆ هەمووان بگەڕێن ناڵێم دەرەوەی وڵات بڕۆ بگەڕێ ئەنی بەسیترین جێم مانتیقی خۆر بگەڕێ کوردستان ببینە من لە هەر مەجالێک بی و لەسەر هەر چیا و دەشت و دۆڵ و دەرەچی ئەو کوردستانەمە هاوین پاییز بەهار فەرق ناکە ئیشوکا لەوێن دەردەکەم زۆر جار دەچم لەگەڵ برادران لۆ نمونە ڕاوبۆچوونێک دری لەسەر ئیشەکی وەردەگرین ئەو کەم لۆ بچم لە قاوەخانەک دانیشم باسکەم قاوەکەی دەبم دەچمە بزەبت دەچمە ناو سروش لێ دەرواز دەکەین هەم مەنزەڕیان جوانە دیمەنەکەی جوانە هەم فکریشم لۆ دەڕاستی دوو شتێ زۆر یارمەتی دەرە لە بۆ من لە بۆ مەسەلەی فکر هاتن لە بۆ هەر کەسێک لەوانێ فەرقکە وەرزشکردن مێشکت
ڕاست ساف دەکە لە هەموو مشکلەکان فکرت لە بۆ دێ ینی سەتا شێستی ئەو فکرانێکە لە بۆم هاتیە ناو وەرزش بووە هیچ فۆنم لە جێ ڕاضی خۆم دەکەم تەواو دنیا هەموو لەلایەک فکرێ من لەلایەک خۆشی لێ دەبینم دوێمیان سروشتە کە دەگەڕێم هەر عام کە دەگەڕێم مێشکە دەڕوا لە بە هەموو لایەک دەڕوا ئۆکەی هەم بێ سنوور دەبی واتس پۆسیبل چ شتێک دەکرێ ئەگەری هەیە لۆ من پێم ناکرێ بیکەم فکرم دەڕوا ڕاستی لە بۆ مۆزوعی مرتاح دەبی لەجەواب بزەبت ئەجلانێ لە بۆ نەفەردی فەرق کە ڕاستی حەز دەکەم بچینە سەر بابەتی هەستی نیشتمان پەروەری بەڵێ ئەزانابتان باستان کرد هەستی نیشتمان پەروەری بە جدی کاڵ بۆتەوە بەڵێ بە شێوازێک لە شێوازەکان بەگشتی لۆ باسی ئەو شتە دەکەم بەڵێ زۆرینی بزنسەکانمە ئێستا ئێمە باسی ڤراندمان کرد زەناب شتان خاوەنی ئەو ڤراندن بەڵام لێرە لە کوردستان ڕەچاوی ئەو خاڵە ناکرێ ڕەچاوی ئەو خاڵە ناکرێ تەنها بەس پارەکەیە و خۆیان پێگەورەتر بکەن تەواو بەس پارەکەی و پارەکە کار بۆ پارە هەر بۆ شێوازەی لاتێ دەبێت لەو خاڵە دوو لایەن هەیە لایەنێکەیە گەنجەکانمان بەجددی ئەو هەستەیان لەلا نەماوە بە شێوازێک لە شێوازەکان و هۆکاریشی زۆرە بەڵێ تێدەگەم هۆکارەکانیان تێدەگەم بە سەز دەکەم لە جێ خۆی نیە بەڵێ هۆکار خاڵی دووەمیش بزنزمانەکانە کارسازەکانە ڕەچاوی ئەو خاڵە ناکەن نەبەخۆ ئەر تەنها سابی ئەکە بەچتەکە لەو خاڵە بابستە 5 ملیۆن دلار ڕاستە لێم تێدەگەی ئەک حسابی یەک خاڵی بچووکترین خاڵی ئەو بابەتە ناکە بە هیچ شێوازێک کە ئەسڵەن خۆی لەو شارە لەدایک بوو خۆی چاوی بە دنیا هەڵداوە لەو نیشتمانی ئێستا و ئەو بزنزەی تو تێدا دامەزرایە ئەو نیشتمانی پاڵپشتی تووە خەڵکی ئەو نیشتیمانەیەتە هیچ لێ ناکرێت و بزنزت نییە ڕاست هیچ نی بزەبت نابزە هیچ نی بزە بۆ نیشتمانە تو هیچ نی بالفعل بەڕێی من هەم بە تایبەتی لە مەسەلەی شخصیەکەی کە تازە باز کرد بە بزنزەکە دوو شتیت کە هێمە لێک جیا ناکەینەوە کە تێشان دەگەم کە خەڵک لۆ لێک جیا ناکاتەوە بەس معقول نییە حکومەت نیشتیمان دوو مۆزوعی زۆر جیاوازن هەتوو کێشە لەگە هەڵی هەر یەکەک هەیە مێ بڵێ من نیشتیمانم هیچ نییە نیشتیمانەکە من هیچ نارێت وێستا بوونت نییە پێ نیشتیمانە بوونت نییە کاکە و 100,000 پێشمەرگێ شەهید بوو لەسەر هیچ تاوت و فرێددا یعنیچ نیشتیمان بە هیچ شتێک ناشرین ناکرێ نیشتیمان تەواو و شەهید خینمان لەسەداتەوە هەمووان ئاشکا و نیشتیمانینە لێ ئەگەر هەر مشکلێک لەگەر هەر لایەکەیە ئەو دوو لای تێکەراو نەکەین تاوا لێک جیاوازە لێرەکە منیش بە تایبەتی ڕاستی لەوانەیە ئەوەی کوڕە شەهید و کچە شەهید بیلوانێت تێبکە ماڵمە داکمە کە نەفەرێک دەبینم لەسەر شەقام شتێکی فڕێدە زۆرم لە دڵگرانە کاکە مەکە دەکرێت میز گلەیلەکەی سلایەک نییە بەس مەکە لۆ دەکەی نیشتیمانی خۆتە لۆ دەکەی لۆ ناشرینی دەکەی سەبەبکت هەیە کاکە خزمەتی کە بڕۆ داری بچینە بڕۆ نازم چ بکە کاکە ئەگەر ناکرێت جوانیکەی ناشرینی مەکە سەبەبیانە هۆکاریانەوەی دەڵێمە وەزعمان خۆش نییە مادیە وەزعمان باش نییە باشە بەس چێ ئۆکێت و گلەیت هەر لایەنە کاکە دامانە گلەیت لە حکومەتە باشە کاکە ئەو دەوڵەتە گەورانەی دەرێ والله گەنج لەگەڵ پرایڤەت سێکتەر چی پێ دەڵێن ئەوەی تایبەت کارتی تایبەت بەڕێوەی دەبە وەرە بە خۆت بزنزەکدانێ کاکە فکرێک پێ فکرێک جێبەجێکە کاکە لە مادی کەم پێویستی مادی نییە مشکلەکە مادی نییە لێرە مش دەزانم هەنگاوی زۆر گەورە پێویستی بە مادیە بەس بە شەشی زۆر بەسیت دەست پێکە لەو خاڵە ئەو ڕێگەریەکانی گەنجە بەڵێ لە سەرەتاوە بنیاتی بنین بە شێوازێک لە شێوازێک چۆن دەست پێ بکە و گەنجە بۆ نمونە گەنجێکە تەمەنی 18 ساڵە ئەو نەهامەتیانەی هەیە ئەو ناخۆشیانەی هەیە تەماشا دەکە لۆ نمونە هەستی نیشتمان پەروەری لاوی هیچ نییە نیاشتنی ئازل لێ ئەستی نیشتمان پەروەریەکەی لەکەن زیاد کەم زەمیری باسم کرد باسەکە جێبەجێ بکە
لە 18 ساڵی و بەحال 18 دەست پێکەین کاکە دامانە ئەگەر زانکۆی لە پێشە زانکۆی لە پێشە بابستە دەرەوەی وڵاتی پێ ناکردی بابستە شارەشکە مادیان هەریەکە با کەمەک زیاتر بلێت لە شاری خۆتی ئەوە یەک دووەمیان ئەگەر لە بۆ ڕوودبەکەش نەبی بابستە سەربازی یەک لە دوانە بکە یان زانکۆی لە دەرەوە یان سەربازی هەستی نیشتیمان پەروەری لەو کاتانەدا زیاد دەبی کە هەست بە تەنیایی دەکەی هەست دەکەی ئۆکێ من فلان نەفرم دامان نەخوانەکە عایلەم نەما برادەر نەما ئەوە نەماریە من چێمە ئەتوو ڕۆڵی ئەو نیشتیمانەی ئەها بێکەسنی لێوەن دەربا دەست پێ بکە ئۆکی لە پاشان چێ ئەو یارمەتی دەرە لە بۆ چیت کەش یارمەتی دەدا لەو سێرکڵەی بێدەری لەو منتیقی بێدەری کە لی دەژی هەر لەگەڵ لۆ نمونە لەگەڵ 20 هاوڕێت هەیەی قوتابخانە لەوانش دوور دەکەوێت ئەوە نیە شەرنێ نەفەری خراپ بن بەس فکرێتان وەکو یەک دەبی دوورکە هەمان کۆمان بزەبت وەرە دوور بە لێک دوورکەوە دەبی لەناو ئەو بازنەیە بێتە دەگەڵ بزەبت ئەتوی لۆ نمونە کاکە داماننا دەچێ شارشکە فکرێ و شارش وەردەگری ئۆکەی لایانی لۆ نمونە دەچێ بەڕانی گەشتیاریە فکری گەشتیاری لەوانێ پاش 10 ساڵی لە بۆ بێ ئەڵام لۆ نەچم شتێکی لە ڕانی بکەم گەشتیاریە فکری بزنس شەرت نیە هەموو شێر بچی بزنس بکە کاکە دەست پێشکاری لەلایەنی دی بکە کاکە هەتە لە شەریکەشی بڕۆ شەریکات ئیشکە مشکیلە نییە تەواوە هەموویۆنی هەر ئیش و کاری سەر بەخۆی بکە بەس بە حەزێک لەو شەریکەیدا هەبی بە ئەو شەریکەی ئەو کۆمپانیایە شتێک لە تو زیادکە نەکەن مۆزەفەک بی بەس گرنگترین خاڵ خودی خۆی چاکە ئەو ڕێگری یەکەمە باوە بکە بیرۆکەی نوێ بیرۆکەی جیاواز بێتە ناو ژیانی با نەفەری جیاواز بێ تەمشە ڤیدیۆی جیاواز بکە دەوڵەتی جیاواز کە ڤیدیۆی ئەنواع شتی جیاواز بکە بیرۆکەیان لێ وەرگری و بەخۆی ئەوانە لێک دەدرێ دێتن لێک نزیک دەبتەوە تو کە فکرێتە لە یەکەچی وەگرت تەمشا ڤیدیۆ کرد تەمشا فلیمەکەت کرد کتابەکەت خوێندەوە ئەو وەختی شتەکان بیرۆکەی دروست دەکەن خەلەلێکی شەیە کارژوار زۆری نەمان یعنی زۆرینەی گەنجەکانی ژەتە چاوەڕێ ئەوەی دەکا پەرفێکت بی لەو شتە پەرفێکت بی ئەزە دەست پێ بکە ناوەستان بۆ شێوازە دەڵێ زۆرترین عفوم کە قسەش دەکەی دەڵێ زۆرترین خەونەکان لەو کاتەدا لە ناو دەچن کە دەتەوێت چاوەڕێی باشترین کات بکەیت لۆی تو ببێ پێرفێکت نا تایبەتمەندێکە تێدایە ئۆکێ ئەتو لە سەتی مەرعەلەکەی سەدەت لێ دیارە ئۆکێ بڕۆ دەیەکەی بکە 15-20 ساڵ هەتا سەتی دێ ئەوت لە بۆ بەرچاوڕوونی دەبی چاوەڕێک کاتەکەی مەکە لە پرۆسسەکە هەموو شتەکان لە بۆ بەرچاوڕوونی دەبێتن یعنی هەندێک جار ئەو بەردەوامی ببوونەی ئەو کاتێ زۆر گەنگە بناغەکەی دانێ خۆی دێ پشت بە خودای ببەستە و تاڕۆندە ئەوی بەخۆی دێ بەس بزەبت ڕێگریەکانی کەسی خۆیان هەر بەخۆشم ئەوم زۆر تێدا بەڕاستی شەڕم کردیە ئەی نادی زۆر گرنگە لەو حاڵەتانە لەگەڵ خودی خۆت بڵێ نامە نەدەفی لە فەرزە دەبی ببمە ئەو نەفەرە فەرزە لەسەر مەجبورم بۆ نوعی باشتر بم ئەی نادی لەگەڵ خۆت بکە زۆر ئیسفادە هەیە و لە پاشان بزەبت ئەمە ناڵێم کۆمەلگاکە پێرفێکتە سیستەم هەموو شتێک سیستەمە کەم و کوڕیمە زۆرە بەس ئەوەندە خەم لەو شتانە مەخۆ کە پێ ناکرێت کۆنتڕۆڵیانکەی ئیش لەگەر ئەو شتانە بکە کە لە بن دەستە با خراپترین شتیش بن با خراپترین کۆمەلگاش بی ئیشی لەگەڵ بکە ئەوەندە تێتەوە خوددا ئەتوی هینایتە ئێرانە ئەوەندە تەیە مەعاولە بکە باشتریکەی مەعاولە بکە خۆت بنیاد بنێ بۆ شتانی کە لە بن دەستە ئەوەندە هەر خەمە خۆزگا من لە فلان دەوڵەت دەبووم خۆزگا ئەگەرە من بە سیستەمەکەم خۆزگا من ئەگەر ئەوەندە دینارم دەبوو ئەمن ئەو هەم دەکرد هیچ چت هەیە 100,000 هەیە بڕۆ دەست پێ بکە چت پێ دەکرێت بۆ 100,000 کاکە عایلەت پاڵ پشتی ناکە ئۆکەی بۆ چت پێ دەکرێت شتێک بکە کە ئەوان پێیان ناخۆشن بەسەر بیکە بەس بکە کاکە خودی تو ئەوەیە خوالوی ئەو فکری هینایتە ناومێشتی تو لەوەی دەزانی پێت دەکرێت حەز و خولیا و بەردەوامیشت لەگەڵ کردنی ئەو کارانەیە ئەگەوانت نەکردی هیچ تو مادین چلی دەماتی دەکەی
ئەو ئەهمیەتی نییە بالضبط هیچ ئەهمیەتەکی نییە خۆشە زۆر باشە هەبی بەس با تاکەشت نەبی کارژۆک باسی حەز و خولیا و بەردەوامیمان کرد بەڵێ حەز دەکەم لە خاڵێک لە هەموو ژیانت و لەگەڵ ئەو بڕاندەشتەوان بە ئەساسەوە چ ترسێک هەبووە یعنی ترسێک بوو بێتن ڕۆپەڕووی کارەکانت بوو بێتەوە و بەسەریدا زاڵ بووی چۆن بووە و شێوازەکەی و چارەسەرەکەی کو بووە زۆری نەوان هەرێکەوان بە شێوازێکە یعنی ترس لە شتانێکمان هەیە ئەوە لە بۆ بابەتی بزنسیش ڕەچاویان ماڵەوە زۆر پاڵپشت بوون بەڵێ بەس ترسیان هەبوو چار دەوروبەریش لۆ بەرە کەس پێشتر ئیشی سەر بەخۆی نەکردێ فلان نەفەرم نییە بڵێم وەڵاها بچم پێشنیان لەوە گرم ئەوە ڕێخۆشکەروی نا کاکەما ئایلێ خۆمان هەموو ژیانمان لە بۆ نیشتیمان پەروەری و پێشمەرگایەتی تەرخان کردێ هەمومان داکەم کە هیچ داکەم پێشمەرگە بۆ لەگەڵ بابە مایدانێ هەر لەوی مادی تر بووە ئەوەندە هەر ڕۆژە حیساب کە لە شوێنێک بینوە سەردەمانەکە بۆ لەگەڵ خەباتکردن و چ لە بزنس دەزانی بەس ترسی هەیە زۆر حەزی دەکرد سەرکەوم لە هەموو شتێک زۆر بەس کە سێکتەرێکی نوێ کە بەشەشی نوێیە ترس لە بۆ دروست دەکەن لە بۆ من گەورەترین ترسی سەرنەکەوتنم نەک لە بۆی بڵێم مادی لە دەست دەمیان شتێک بەس لەوەی کە ترس دەخەمە دڵی ئایلەکەم بە تایبەتی داکەم بەس ئەلحەمدولله یەکێک لەو بابەتانەش کە خوێندم لە زانکۆ داتا ئەنالیسیس بوو لەکنە من ئەوزەم لە باوی ئینستاگرامیشم مەگەڕێنێ خوددا اینجا داتا لەکنە من داتا زۆر گرینگە حساب و کتابە هەمووی کاکە طبعا کە لەم حساب و کتابە ئەوەیە کە خوا ڕزق دەدا من باهیمەتی خۆم بکەم تاوە مەبەستم باشەبی نیەتم باشەبی خوددا ڕزق دەدا بەس چاوەڕێی منە عەمەلەکە بکەم ئەوکێ من داتایەکانم شی کردەوە بزە بشتێکی وا پێویستە ڕێگریە بەس ئەگەر تو مناقەشە لەگەڵ خۆت بکەی ئۆکێ کوو بتانم ئەو شەی بکەم نقاتەکان دیاریکە سادەکەوە زۆر سادەکەوە گرنگترین خاڵ ئەوە پرۆفیسۆری سۆفتوێرم هەمجارە پێ دەیگوت یەک شتی بکە طبعا لە سۆفتوێر ئەوە جەماعەتی سۆفتوێر ئەگەر گیان لێگەر بیدەربن لەوانێ زۆر باشتر بزانن دەڵێ شی بکەوە بیکە مەرعەلە لۆ نمونەم ببینێ ئێستا بێمە کتابە دەستکەمێ هەنگاوەکان چیە هەنگاوەکان ئەوەی ئەو مایکێ کەمەک دەسوڕێنم هەر دەستمەوە ئەوەندە شەقاوە دەنێم لێرە دەسوڕێمەوە دەستم درێژ دەکەم کتابەکە دەبم هایشەکە ئاسانە کە تو دێکێ قۆناغ بە قۆناغ لێ کە هەز دەکەی ئاستەنجیت زۆرە من بۆ خۆم دەستمە ناو سروشت بەس بڕۆ لە شوێنەکە مرتاعی لێ وەرەقە و قەڵەمەک بینە بنووسەوە ئۆکێ بالفعل من دەمەوێ ببمە ستیڤ جۆبسی داهاتوو بەس کو ببمێ مەرعەلە ئۆکێ من دەچم لە شێریکەشی ئیش دەکەم فلانەوەی دەکەم لەو بوارێ خۆم زیرەک دەکەم 10 ساڵی کە پەرە بە کۆمپیوتەرێش دەمەوە نمونەشی زۆر گەورە مەبەستم ینی هەموو شتێک شی بکەوە ئاسانە ئەو بەربەستیانە ئەوەندە زۆر زەحمەت نییە بەس کە لێکی دەدەین و ئەوەندە لە فکری خۆما فکری لێ دەکەینەوە ناکرێ ئەو ناکرێ نا ئاسانی کۆ بینووسەوە کە نووسیتەوە 150 مشکیلەکانت حەلکردی بایدەوێ 150 بەس بینووسەوە ئەو ئاستەنجەکان ئەو بە تێپەڕبوونی ئاستەنگەکە بزەبت و ترسەکەش بزەبت ترست لێ هەیە بەس بینووسەوە ئاسانە نەشی نووسیەوە بەس بیری لێ بکەوە مەرعەلە گچەکانی چییە یۆم ئەو پرۆسی کە تو دەتەوێت کە جێبەجێ بکەیت ئاسانە ستەپ هەنگاو بە هەنگاو ئاسانە زۆر ڕاستە هەر ژۆر لە حەز دەکەم لە بایۆی جەناوتان لەسەر ئەو قسەیە گات دێنداتە خوددا ئینجاداتە لەسەر ئەو بابەتە حەز دەکەم باسیەوە بکەین زۆرینەی بزنسمانەکان زۆرینەی کارسازەکانە هەتا بڵێ خەڵکی ئاسایش هەتا ئاستێک ئەوانەی کارسازیەکی بەسیتن ینی کاتێک پارەیەکی بڵێن خەیاڵیان دێتە دەست
تەماح دەیانگرێت و لەوانەیە هەندێکیان لە ناو کاری نابەجێ و ئیدی هاکەزە سەرفیکەن ئەوە لەلایەک لە لایەکی تریشەوە هاوسەنگکردنێکمان هەبی لەو بینن لە بینی تەماح و ئیمانەکەدا مرۆڤ خۆی تەماح هەمووی هەموو نەفەرێک تەماحی هەر تێدایە بەس بزە دووبارە دەکەوتەوە سەر ئەو عینادیەت لەگەڵ خۆت هەتا چەند ڕێگە بە خۆ دەدەی ئەو پارەی کە پەیدات کردی لە ئیش و کارەکەت مەعاشە بزنسە هەر شتەکە لە بۆ خراپە بەکاری دێنیان دووبارە دەکەوتە سەر خۆت بەس دووبارە دەکەوتە سەرەوەی تو شتێک دروستکەی دایم حەزت پێی هەبی و فکرت لەسەری بی چ ئیش و کارەکە چ سەفەرەکە چ ماڵ دروستکردنەکە دایم شتێک لە خەیاڵ بڵێ من ئەوەندە پارێم دەوێ بەس دەمەوێت لە فلان شتی سەرفیکەم لەبێگەر هەر بەس خەڕت کردەوە نا شتی خراپە دەبینی و کاتی شتی زۆر خراپە دەوێت لە بۆ خراپەش بەکاری دێنی لێ شتەکان دابشکە من ناڵمەوە هەموو حیساب و کتابە بری لە بۆ فرانەوە هەموو دینارە چی دەبی بخۆم نا هەڵیگرە بەس بە دایم لۆن منە بڵێ من ساڵش کە دەمەوێ بمە فلان نەفەر فلان شت ئی من بی حەزم لێ فلان شتی بکڕم ئەو وەختی حیسابەکەت دابش کردێ لە بۆ ئەو شتەی فکرت لە هەمووی مهمتر پارەکەی لێکار فکرت لەسەر بەرەسینانی ئەو شتە باشەیە کە ساڵشکە لە بە خۆت دیاریت کردیا نەک لەس ئەو شتە خراپەی کە هەموومان بمانە ئێستا شتی خراپ دەکرێت لە هەموو لایەکەیە ئینا بەسە و کە شتێک دوور بوو ئامانجتەوە بوو بەرەستی بینی ئەویان گرینگە فکریش دەوەختی بە باشە دەکەوتە سەر ئەو شتەی مەعاولەی لێ بۆ دەکەی کار ژوار هەر قاوەکەتان خواردەوە یەکسە پرسیارێکم لەلا دروست خۆ بەراوردکردن لەناو ئێمەدا زۆر هەیە ئەرێ ئەوە یەکەم پۆدکاسی ئەو ساڵیشمانەتەوە من یەکی نوێ و تۆ یەکی نوێ و ئەو یەکی نوێ و ئەو ژیانەی کا من دەژیم جیاوازە لەو ژیانەی کە جەنابتان لێ دەژین ئەو جیانەی ئەو لێرەژی جیاوازە لەو ژیانەی کە تۆ تێدایی خۆ بەراوردکردنێکی زۆرمان هەیە لەناو کۆمەڵگەکە و لەناو گەنجەکانمان مەزەدی لەناو بزنسیشدا تەوان تحدێکی زۆر باش دەوان ئەو خۆ بەراوردکردنە لایەنی باشی و لایەنی ئیجابی و لایەنی سلبی خۆی هەیە حەز دەکەم باسی لایەنە سلبیەکانی بکەین و چارەسەریەکانی بەخۆی یەک خۆ بەراوردکردن هەیە کە هیچ خراپێت شتێدانی هەمووی پۆزتیڤە ئەوش خۆ بەراوردکردنە لەگەڵ خۆتە خۆتی ساڵێک پێش ئێستا خۆتی مانگێک پێش ئێستا ئەویان تاکە خۆ بەراوردکردنە کە هەموو نەفەرێک پێویستە بیکە ئەنی ئێستا لۆ نمونە من ئۆکێ ئەم کوبەرە پێش دەچم ئەمن دەکرێم بڵێم کاکە ئیشمان جیاوازە من دەکرێت بڵێم کاک عەبدوڵڵا وەڵاهی فلانە ها دەکەم منیش ئەوها دەکەم نا کاکە چاردەوەرمان جیاوازە کاکە دانیشتن و هەستانمان جیاوازە هەموو شتێکمان جیاوازە زۆر ئاساییشە ئەسڵان هەدەبیت جیاواز بی بەس من دەکرێت لۆ نمونە بڵێم دژوار ساڵی پار لۆ نمونە کاکە وەرزشیان ئەو هابوو ئێستا شێوازەشکەیە یانها ئێستا ئەو هەمە ساڵش کە فەرز دەکەم لەسەر خۆم دەڵێم دەبی ئەو هابم ئەو خۆ بەراوردکردنە زۆر باشە ئەوەی دیکە خۆ بەراوردکردنی کەسیە وەڵڵا خۆشی ناهێڵی حەز ناهێڵی هەست ئامانجەکانیش لەناو دەبە هیچ یعنی دایم ئەگەر ئەگتوو بۆ نیەتی تەمەشای بکەی لۆ نمونە بڵێ من لە فلان کەس کەمترم دایم یەکەکەی لەسەرەتوو لۆ منە بەسیترن شتەکە لە چیە وەرزش تەمشا دەکەی کاکە دامانە یەکەکە هەفتە چیلۆیە لاوازە باشە کە تەمشا دەکەی یەکێک لێوێن دەر 9 چیلۆی هەمووی حەزەڵاتە خۆدەڕێ وەڵڵاهی من قەت نابمەوە ئەوە سار دەبمەوە بەس نا بابێ خۆی بەراورد لەگەڵ خۆی بکە 6 مانگ پێش ئێستا لەوانەیە 65 چیلۆی زیاد کردیان چەمی هیمە لێ ئەوی دینا نازانی کەسمان ئاگامان لە ژیانی یەکدری نییە بە تایبەتی لە بەراوردکردن یەک مشکیلەی زۆر گەورەی تێدا کە لەگەڵ نەفەری دی دەکەی بەس خاڵە باشەکان دەبینی وەرەزانی ئەو شەخصە ژیانی پێرفێکتە
کاکە دەوەرە بێ بکۆڵەوە بۆ بڕۆ لەگەڵی دانیشێک هەفتە لەگەڵی بە دەزانی چ ناخۆشیێکی هەیە کە ئەتوو دەقات خۆشی لەوی زیاترە بەس ئەتوها بەس لایەنە باشەکەی دیمەڵەوە سیاری جوانی پێ نا کابرا لەوانەیە کەمەندان بخوانەکە خۆ بەراوردکردن ئەو مشکلەی هەیە دایم بەس نقاتە باشەکانی بەرامبەر بەکاردێنی لە بە خۆ بەراوردکردن لەگەڵ خۆت خراپیەکان نا لە مەسەلەی بزنسی شەروەتر بزنس هەندێک خۆ بەراوردکردن ئاسانە بەس چاولێکەرینە لۆ نمونە ئۆکەی من خۆم بەراورد دەکەم لۆنە بە بڕاندەکی عالەمی داماننا ئەنی ئاساییە کاکە من دەمێ ببمە فلان ئەو بۆ قۆناغانەدا تێپەڕیە ئاساییە زۆر ئاسایی لە بزنس بەس دووبارە ئەویش خراپۆ باشەی هەیە کاکە نقاتە باشەکانی لێ وەرگرە برێمش دەمێ وەکووی بم نەک ئەسوودی پێ بم ئەمش دەمێ ها وەکووی بم زۆر ئاساییە کارژوار بچینە سەر بەرواری 13 2019 وە بزانم هەژدە بوو بزانم 2010 بوو 13 2010 بزەبت ئەو کاتە بوو کە بیرۆکەی سمودی سیزم لە بۆ هات ئەو زۆکو باسم کرد ئەمە تقریبی مانگێک پێش ئێستا زانیم ئەو بیرۆکەی لەو کاتە هات تەمشام نۆتسم کرد نۆچی موبایل بالفعل ئەو نۆتەی کە نووسرا بوو ڕیکسێرچی لەسەر بکەم 13 2010 نووسرا 13 1997 باوکم شەهید کرا بەڕەحمەت لەگەڵ شەهیدی هەموو لایەک دایم لە منداڵیەوە ئەمن تەمەنم 8 مانگان بوو 8 مانگ ساڵێک نەبووم کە باوکم شەهید کرا با بچیە با پێسەش لەگەنە من شتێکی هەتا بەتە ڕادەک نامووە ئەوکەی نەفەرەکەی دێت چیۆمارێ بابە باشی یعنی چ ناش مانگم بە قسە ناتیمە هیچ معلوماتێکم لەسەری نییە لۆ معلوماتت ئەم تقریبی هەتا 6 مانگ پێش ئێستا ینی پاش 27 ساڵ لە یەکەم جار جێم لە دەنجی بابم بوو لە ڤیدیۆک 3 چرکە چ بکەم ئەنی ناخۆشە ڕاستی زۆر ناخۆشە ئینشاڵڵا خوا کەس بێباب ناکە بەس چ بکەم دانیشمەوە هیچ نەکەم نا خوددام لەگەڵە و ئەو نیشتیمانش کە بابم خوێنی لەسەر ڕشت و گەیاندی ئەو ڕۆژەی تاو بابم لە بۆمە هەموو شتێک بوو لە بۆمە نا باوکم هەموو شاری هەولێر دەیناسی شەهید عومەر زراری هەموو خەڵکی هەولێر دەیناسی کە چێ بوو پیاوەژی چەند خاچی ئەنی کە لە شوێنان دەڵێم کوڕی فلان نەفەرم دەمهاوێنە سەر بابەت و عەفیە پاش 30 ساڵ پاش 27 ساڵ هێشتا خەڵک بۆ ڕوحیەتە ڕێزت بگری ئەوەندە لە بۆ مکافیە پێویست ناکە کەسێک بێ بڵێ شەهید عومەر زراری فلان نەفەر بوو نا ئەوەی کە ئێستا دەیبینم دەزانم تەواو کاکە ئەو پیاوە شتێکی تایبەت بووە ئەگەر خاچی نەبی ئەگەر لەگەڵ هەمووان ڕوود خۆش نەبی ئەگەر ئەو نیشتیمانەت خۆش نەوێ خەڵک بۆ نەوە ڕێزت ناگری پاش 30 ساڵیش بەس ئێستاش بۆ گەرم و گوڕیە لەسەر سەری خۆت دانێن لە بۆ من زۆرە وێ بێ بابم بەس الحەمدولله لە ژیانیش ئەوەندەی پشتم بە خودای بەستیا خدا دەبۆی پڕ کردیمەوە بە شتی الحەمدولله شتی هینایمە پێشکە ئیلاهی نەبی ئەو شتە ناکرێ ئاسانکاری دێتە سەڕێم مەخر خوایە ئەوە زەحمەتە لەوە ئاسانت کردیە بەس وێ بێ باو گەورە بیمە بەس خدا الحەمدولله هەزار شکر دایم لە پشتم بووە کلیلی ئەو سوپاسگوزاریە چییە چ شتێک وای لێ کردی کە بۆ شێوازەوی چیرۆکەکی باسکەم داوانێت 4 نەفەر بزانی 4 نەفەر تاپان ئێستا لە ڕووی ئاینیەوە لەوانەیە بۆ نەوەی باش نەبووم کە 5 ساڵ پێش ئێستا باش بووم گلەیم لە خۆم هەیە زۆر گلەیم لە خۆم هەیە باشە بەس 2016 تا 2020 کە لە زانکۆ بووم باشە
ئەمن ساڵی 2010 هاوینەکەی 2010 ئێمانجی لە بۆ نابینی مەرعلە 2-3 زان کۆم بووم هاتمەوە لێر تۆپی پێمان دەکرد بەخۆم تۆپانە زۆر دەکەم شەوەک ئەتیاری چوون گەمەمان کرد چەند چرکەک بخوای چەند دەقەکەم لە بیرە چەند دەقەک ناو تۆپانێ بووین چاوم ناو یاری گەمەم دەکرد چاوم کردەوە لە دەرێ گەمەی دانیشتیمە لە شوێن دەرم زۆر سیر بوو بۆ برادرم گوتم کاک زیریانم لەگەڵ بوو برادری نزیکی خۆمە تم زیریانە من لۆ لێرەمە کاکە تو بەربیەوە یەگوت کو بەربیەوە هیچم لە بیر نییە خەرها زۆر سیر بوو چاوم قەپات کردمەوە لە دەرێ یاریگامە وەڵا بەسەری ئەم ناگەیاندا نەخۆشخانەوە بابەتانە تووشی ئینتەرنال بلیدینگ بووم چی پێ دەڵێن ئینتەرنال بلیدینگ خوێنبەربوونی ناوەچی چوینە نەخۆشخانە دکتۆر گوتی ئەوە هیچی نییە دکتۆرە سوتفە لەوێن دەربوو هات گوتی MRI بکەن و ئەوانە MRIمان کرد گوتی ئێستا پێویستە عملیات کرێ ئەگەر نەدەمری ئێستا ئەو چرکەی باشە ئۆکی ئەمەلیاتیان لە بۆ کردم گوتی 190 ئەگەری هەیە یان دەمری یان شەلل دەماغ دەبیان کەمەندام دەبی شتێکی لێ دێ 190 ئەگەری هەیە و کوڕە بە ساغی دەرچی هیچ سەر بەخوارەوە هەلۆ هیچی چایبم نییە لە پێکدادانەک نە هیچەک هەرەوەندێ بەربووبەرنۆشی زۆر بەسیتە وەڵا الحەمدولillah لە پاشانەوەی چۆندەم ئاگادار نیمەوە هەملی بیرچیتەوە هاتنە نەخۆشخانە و خزم و کەس و کار و چەند ڕۆژێک ماینەوە الحەمدولillah مەترسیەکەمان تێپەڕاند و لە پاشان هاتینەوە ماڵێ شەوەشان تقریبا پاشمانگەک 3 هەفتە مانگەک لەگەڵ برادەرێک پیاسەمان دەکرد ئەوها گوتی سوپاس لۆ خوای کە شتێکی وان سەلامەت بی ئەوانە گوتم کاکە گوتمەخە لۆم لێ هات لۆ گوتم میسەش نازم لۆم لێ هات کاک عەبدوڵڵا ناو قسانە بووم شتێکم هاتە فکری لەژزە قەلبی داگرتم هەتا 5 دقیقە قسەم پێ نەکرا لە 2016 3 ساڵ 2 ساڵی کولیە نای شان دوعای چم دەکرد دەمگوت خوددا چم لێ دەکەی وەم لێکە هەموو شەو بەس تووشی گوناحم مەکە چم لێ دەکەی وەم لێکە چم لێ دەکەی وەم لێکە بەس تووشی گوناحم مەکە ئەو ئیشارەتەکی ئەو وەختێەوە هەنی گوتم لۆم لێ هات چییە من بەخۆم داوام کردم 2 ساڵە دەپارڕێمەوە دەرم خۆیان بەس ئیشارەتەکەم دی بەس هەلۆی لەسەڕێ ڕاست بەردەوام بم تا دوعای منە لەکە چ نەفەرەکەی گەنجەکە هیچ کەم و کوڕێکی نیە یەکسەر دەکەویتە ئەردی لە پاشانش الحەمدولillah بڕاندی سمودی سیزنماندانا ئەنی لە خوای بەزار زۆر شتکە بە دوو دەهات ئاگدارکردنەوەکە دەڵێ داواکە ینی لەوانەیە سەلایانی وەکوتم لاانێ ئاینی بۆ ڕادەی باش نەبم الحەمدولillah خراپ نیوە بەزانانی کەم و کوڕیمان هەبی هەمومان بسەبت هەمومان بەس داواکە داوای چاکەی داواکە ئیمانت پێێتەوە نوێژ دەکەی ئیمانت هەیە ئۆکەی داواکە داوای چاکەی داواکە مادیە داواکە معنەویە داواکە بێکەسیە داواکە بڵێ خوا کەسم پێ ببەخشی خەڵکەم نی خۆش بوێ چت دەوێ چەند گەورە داواکە هێشتا گچکەی لە بۆ خۆی چەند گەورە داواکە هێشتا هیچ داوا نەکەوێ هیچ داواکە لۆنە نە پارێتی دەچی نە وەختت دەکوژی نە هیچ تا بینی خۆت و خوای باشکە ئەوی دی بەخۆشت نازانی کو شتەکانی پێشت باش دەبی بە ئاسانی تێدەپەڕی زۆر ڕاست 100 ساڵ زیاتر لەگەڵ تەندروستی ئینشاءالله تەندروستی لەگەڵ باسی تەندروستیتان کرد بەڵێ چار تایبەتمەندیمان هەیە بەڵێ بۆ نمونە ئێمە کە باسییان دەکەین یەکەمیان پارەیە باشە دۆمیان تەندروستیە سێمیان خێزانە و چوارەمیشیان ئەو شوێنەیە
کە لە سەری لەدایک بووی بەڵێ لەو چوار خاڵە بەڵێ یەکێکیان وەرزشی دەکرد و بەڵێ تەندروست ینی هەتا بڵێ دەستمێکی زۆر ئەنیق و زۆر جوانی هەبوو باشە بەڵێ بەڵام پارەی نەبوو بەڵێ هەر سەفەر بۆ باش حسابی خۆت هیچ پارەی نەبوو ئەوی تریان پارەی فول بووە بەس داوای دەکرد دەستمێکی جوانی هەبی و ئەم تێدەکەی دا چیرۆکەکە دەمێت کورتی ستێپ هەنگاو باسی بکەم ئەوی تریان خێزانی کەسی نەمەبوو بە تەنیا بوو لە ژیان پارەشی هەبوو دەستمێکی زۆر جوانیشی هەبوو بەڵام ئەوی تریان ئەوەی نیشتمان پەروەریەکە هەموو دەوروبەری خێزانەکەی و یعنی تەواوی عەشیرەتەکەی زۆریان لە پێناو ئەو نیشتیمانە گیانیان فیدا کردیە هەر یەکێک لە ئێمە چیرۆکێکی جیاوازی هەیە هەر یەکێکمان بە شێوازێک لە ژیان تاقی دەکرێنەوە لەسەرەوە پێویستە سوپاسگوزار بین و بەردەوامی لە شتەکەم جا حەزەکەم لەسەر بابەتی بەردەوام بوون طبعا لەسەر بڕاندەکە زۆر کەم باسمان کرد حەزم لێ زیاتر بچینە سەری چۆن بوو لۆگۆیەکەی سەوزە لەسەر سروشتەیان سروشتە ئەوشە لە دەرەوە پەرەمان پێدا خەیاڵی ئەوم کردو لەسەر سروشت بیت نا بزەبت وە هەر لەسەر هەندێک بڵین دامانە لەسەر ئەو بناغەیە کە شەشی تەرکیزمان لەسەر سروشتیە ئەنیها لۆگۆیەکەش بزەبت پاڵ پشبی لە بۆ ئەو بیرۆکەی لەگەڵی بگونجێ ئەوی دی مەسەلەی بەردەوام بوون هەر بەگشتیان لەسەر بڕاندەکە هەردووکیان وەڵاهی بزەبت مەسەلەی بەردەوام بوون و تازە بەخۆش باس کرد زۆر جا بەربەسمان دێتە پێشی ناشکرین زۆر ناشکرین دەڵێن ئەوە لۆها نادا شکرانەی خوای بکە سەبەبەکەیە تو ئاگدارنی سەبەبەکەیە ئۆکی دامانە بزنزیان لە ڕووی کارەکە لۆ نمونەها کێشەکە دێتە پێشی کە ئەل ناکرێ کاکە بەردەوام بە هیچ شتەکەی دامانە بەردەوام نابی کێشەکە لە پێش ئێستا داوای شتەکەت کردی بەردەوام شتەکەی خۆ گونجاندن لەگەڵ ئەو شتانێکە هیتت کە تازەش باسم کرد ئەو مەسەلەی دەگرێتەوە دووبارە کاکە خۆتی لەگەڵ بگونجێنە ئۆکێ ئێستا دامانە قانونیان ڕێگە نادات و فلان شتی بکەی ئۆکێ قانونیان ڕێبەت چ دەبا من ئەوی بکەم چم پێ دەکرێ ئەگەر سەتان بیستی فکرەکەی منیش بی مهم بەس بیکەم لۆ معلومات لەو 5 ساڵی 4 ساڵ و 5 ساڵی کە هاتیمەوە دەستم لە بۆ 50 زیاتر ئیش یان لەقی سموودی بردیە معاولەمان کردێ بیکەینەوە 50 هەمووی بربەست زۆر هەمووی بەس ئێستا من ناڵێم ئێستا ئەو مۆزوعی کە باز دەکەم لە بۆ گلەیم نییە لە بۆ بەردەوامی بوونە کاکەگە بەردەوام نەبن چ بکەم دایخەم نام دەزانم شتەکە خەڵک ئیسیفادەی لێ دەکا کە بەخۆم ڕۆژانە دەیخۆمەوە باشە شتەکە جوانە تاو بە هەموو شتێک بە هەموو ژیان ئێستا بە هەموو حەزەوە ئیشی لە بۆ دەکەم کاکە شەوان هەتا درەنگ فکر لێ دەکەمەوە بەخۆشی بێ ئەوەی زەخت لەسەر من دروستکە لەوەی باشتری کەم لەوەی بەشتی جوان بین مەناوی کاکە لواز بینم کە من یەکە ڕێگریم لێ دەکا هەولێر سلێمانی دهۆک سۆران هەموو کردیە نەک لە بۆ مەسەلەی سمودی سیزم بەتەنیا لە بۆ ئیش و کاری دیش کاکە لایانی حکومیە لایانی ئەهلیە لایانی شەخصیە هەمووی ڕێگری دەکا بەس ئەمن ئێستا ناڵێم مێسەلۆن من بڵێم وەڵڵا فلان لەفەرە های گوت ئەوهای نەگوت ئۆکەی تاوە کابرا حەقی خۆیتی ئەویش ئینسانە ئەویش لەوانێ ڕەیەکی جیاوازی هەبی با غەڵەتیش بی بەس لۆ بەردەوام نەبوو کاکە چتەکێکە بەردەوام نابی دادەنیشتمە ماڵە وەڵا گلەی دەکەم بە گلەی گەیشتە چێندەر دەگەینە چێندەر بەسە 30 ساڵە گلەی دەکەین هەمووش بەگلەیم هەمومان بەگلەی نینە ئێرز دەگەینە چێندەر ناکاکە گلەیەکان ڕەخنەی باش بگرە ڕەخنەی پۆزتیڤ بگرە بزەبر ڕوخێنەر نانە من هەبڵێم وەڵ ئەو فلان نەفەر ئەو هەناکە ئەو هەناکە ناکاکە وای چی سفادەی لە بۆ تو هەیە سفادە هێنا مادەم لۆ دەکەی بام هەر گلەی بکەم بڵێم وەڵی فلان نەفەر ئەو هەناکە کار ئاسان ناکە یان بڵێم ها دەستم لە بۆ 50 ئیشی جیاواز بردیا کەس لێرە لێ ناگەڕێ من ئیش بکەمەوە نا ینی ئێستام گەیشتیمەوە قەناعەتەی لێرانە
خەڵک وچی گوتم لە هەر پلە و ئاستەشیە لە هەر پلە و ئاستەشی کە فکرێکی دەبێ پێشی بە ئینگلیزی پێ دەڵێن دیفۆلت ئانسەر یعنی وەڵامی پێشوەختەی نەخێرە ئەتو دەبی بۆ شتێ بیزیە پێشی برێ من کو فکری ئەو پیاوەی ئەو زەلامێ بگۆڕم لەهۆی ینی ڕازیبی بۆ بیرۆکەی من هەمومان باشە بەسیسە من ناڵێم گلەی بکەم برێم وەڵای تو فکرت خراپە ناوکێ من دەزانم فکری خراپە ئۆکێ من ئیشە باشەکە لۆ خۆمی ئیسفادە لۆم هەبی چییە ئیسفادەکەی ئەوەیە من بچم قەنەعەت بێ بینم ئاگداریشم کە فکری خراپە بەس قەنەعەتی پێ بینم لێ هەم مادیەن و بزنس ئەمن ئیسفادە بکەم و خزمەتە چیش بگەینم بربەستە هەمووی بەس پێویستە بەردەوام بی ئەگە بەردەوام نەبی چەکەی چەندین ئیژەکەی لە هەمان کاتە بەڵێ ینی هەم هوەری بەڕێوەبردن و هەمیش هوەری قەنەعات پێکردن لە هەموو ژیانمان و بە تایبەتیش لە بزنسەکان ینی بەڵێ بزەبت بەخۆی دەڵێ ئەو کەسەی کە باشترین تایبەتمەندی تێدایان ئەو تایبەتمەندیانە چیە کە پێویستە لە خاوەن بیرۆکەیەکە بیان خاوەن پرۆژەکەبی دەڵێ شارەزایی زۆر باشە تا ئاستەشی زۆر باش لە هەموو بوارەکاندا هەبی شەرت نییە لەوەی پێرفێکت بی لەوەی برێن ماستەر بی لەوەی فرانبی معلوماتێکی عامی زۆر باش لە هەمووی هەبی لەوەی مستەقبل توکەنە فەرق دێنی لۆم نەدەکەی بەڕێوەبەری مارکتینگ هەتوو فکرەکتێ لۆی پێی هەڵسەنگاندنەشی لە بۆ بکەیت بڵێ وەڵاهی ئیشی خۆ بە تەواوی دەکات معلومات لەسەر ئیشەکەی هەیە لە هەموو بابەتەشی ئێستا لۆ نمونە مەسەلەی بەڕێوەبردن هەر بەعام ئێستا بالفعل ئەمە ئێستا تازە تقریبی ساڵێک ساڵ و شتێک دەبی بەرپرسیارەتەکانمان دابەش کردیە ئەنە هەستا لۆ نمونە بەڕێوەبەری مارکتینگمان هەیە بەڕێوەبەری ئەو HR-مان هەیە بەڕێوەبەری ئینڤێنتۆریمان هەیە پێویستە شەریکە بە سیستەم ئیشکە سیستەم لە ژیانی شخصی و بزنس گەلەگەلە گرینگە بێ سیستەم هیچ شتێک ناکرێ لێ مشکە گەشتینەوە مەرحلەی الحەمدولله بزە دووبارە هاوانەمان دابەش کردیە بەس ئەوەی لەسەر من فەرزە دەبی شارەزایم لە هەمووی هەبی ئەویش کە گرنگەکەی ئەو لەبەر هەندێک پێشوەختە و هەتا ئەو دەقەش دەستم لە هەمووی شەکاندا هەیە بەس تەسلیمی نەفەریدیشم کردیە لۆی ئەمن پێم بکرێ تەرکیز لەسەر باشکردنی پرۆدەکتەکان بکەم و بزنسەکە بەعام بەرەو پێش بچی ئەگەر نامن بەس ئیش لە شتانە بکەم کە ئێستا هەیە نا بزنسەکەش بەرەو پێش ناچی سیڤیەک دەبی بۆ شوێنێک چۆن بتوانی وەسفی خۆت بکەی چۆن بتوانی قەنەعەتی پێبینی کە ئەو تۆدا بمەزگێنێ بۆنە بزەبت ئەجاویە من کە ئیمانم پێ هەیە لێرە لە بابەتی قەنەعەتکردن ئەو شتە باز بکە کە بزەبت ئەتووی باشە یعنی ئێستا لۆ نمونە من دایم بە جەماعەتی مارکتینگ دەڵێم مەچوونا خەڵک دەمچاوی خەڵکی بڵێ وەڵا سموودی وەرە باشە بیخۆوە ناوکێ کابرا بیخواتەوە دەزانی باشە ئۆکێ جێکەی پێنیشاندا پرۆدەکتەکەی پێنیشاندا بەس مەچوە ناوچاوی ئەمە یەک لەو ئیشانەی کە جێدی دەبینم دەیکە ئاسایی یانە کۆمنتم لە سەریان نییە بەس وەکو خۆم وەکو سموودی سیزن قەنەعەتم بەوەیە ئەمن ئەنفلوئنسەرێک ئەگەر هات ڕێکلامی لە بۆ من کرد ئەنفلوئنسەرەکە بالفعل مشتری خۆم بی باشە و ئەنفلوئنسەرەکەش شتێکی پێبی لە بۆ کۆمەڵگا نەک بەس بێ ئەمن کە تاکید بم لۆ نمونە پارەکم دایتە فران نەفەری بێ برێ وەڵای ئەوە خۆشە بیخۆوە نا بەخۆی مشتریە کاکە فلان نەفەر دەکرێت زۆر نەک دەکرێت زۆر منەتمان پێ مەمنونین کە لە ستۆری دادەنێ بەزان کابرا بەخۆی مشتریە ئۆکێ من دەکرێت لەگەڵ نەفەریدی کۆلابۆریت کەم وەفای هەیە لە بۆ بزەبێت بێزگەلەوەی ئۆستنتیکە یعنی بالفعل ئەو خودی ئەو نەفرە بەخۆی مشتری مەیە نەکە من بەزەخت بینم وڵای دەبی ئیلا بەڵا وەرەکەکەنا ئەچەن ناڵم کۆمنت نەسەوانیا و دفرنت ئەپڕۆچی جیاوازە لە بۆ بەڕێوەبردنی بزنس هەردوو شتاوە مشکی لە مەلگەرینە بەس من وەکو خۆم وەکو باسم کرد من نامەوێت بڕاندەکدانە بەس قازانز بکەم کاکەم دەمەوێت بەشێک بووم لە کۆمەلگا هۆکاری هاوبەش پێکردنیش مامەزەدی یەکێک لەو خاڵانە بزەبت کاکە توکە بە خۆت هاتیە پێش ینی باوەڕ بکەن زۆر براند وشت هەیە بەس بەجەتی هەمووی شایانی ئەوە نییە کە لە ناو شوێنێکدا دابنێ هەنەوە زۆر گرنگە سەلامەت بن مەمنونین کار ژۆرزاری وەختوان زۆرمایە وانە حەزەکەم بە چیرۆکێک بچینە سەر بابەتێکی زۆر گرنگ تقریبا لە ئاخیرەکانیشمدانە کە بەجەتی گرنگە
بله يعني کۆمەڵگەکەی ئێمەش زۆر گرنگە. ساڵی 2016 ئەمن لە شوێنێک ئەو کاتانەی کە داوامی قوتابخانەم تەواو دەبێ بەچم لێ کار دەکەم لەناو شوێنێکی زۆر دیاریشە لە ناو شاری هەولێر، هەر دەتوانین ناو قەڵای هەولێر نزیک ئەو شوێنە بوو. ساڵی 2016 ڕۆژێکان دوای نوێژی عەسر بله وەستایەکەی وێندەر ئەو مەجموعە کەسێک بوون لێ وێندەر بوون، هەمومان ئیشمان دەکرد. ڕۆژێکان وەستایەکە ئەوها ئەمن لە نوێژی عەسر کە تەواو مزگەفتە تەنیشتیان تەواو بووم هاتمە شوێنەکە جەماعەت هەموو لێ بوون، وەستایەکەش لێ بوو. گوتی ئەو عەبدوڵڵایە دەبینن؟ بله بۆ شێوە بۆ ئوسلوبە حسابی وەرج بکە کۆمەڵێک کەسانی هەموو لە دەورە بشتنە وەکو کۆبنەوەی حساب بکە. ئەو عەبدوڵڵایە دەبینن؟ هەموو ها تەماشای دەوی دەکەن ئەو چ قسەیەکی دەکەن. ئەوە شەهادەکەی ئەوە بەجددی ئەوها دەبینن شەهادەکەی ئەوە شایدە شەهادەکەی بۆ دیوارە هەڵدەواسی. باشە لەو چیرۆکەوە حەز دەکەم باسیەوە بکەین. زۆرینە گەنجەکانمان تەنها ئیژە سەرەوە دەکەن کە بەس دەرەجە بێنن، دەرەجەی فول مارکیان هەبی هەر ئەو بابەتە. ئەمنیش لۆی ئەو بابەتەم باس کرد، ینی بابەتێکە نزیکە لەو بابەتی کە باسی دەکەین چونکە چەندین چیرۆکی وامان هەیە نابێ بڕوخی بۆ شانە ئەسڵەن هەموو شتێک هەر دەرەجە و شەهادەش نییە. حەز دەکەم لەو خاڵەوە دەست پێ بکەین ڕێی زەناوتان و چیرۆکی زەناوتان. بەڵێ ئەمن بالا پاش زانکۆ دەست پێ بکەم. ئەمن زانکۆم تاوا کرد 12 ساڵی بڵین خوێندن لەو لای 4 ساڵی زانکۆش لەو لایەوە 16 ساڵ خوێندم شادەی زانکۆم نهێناوەتە 4-5 ساڵ پاش زانکۆ. ئەوەی کە هێناشمە زەرور نەبوو بەسەرەوە هاگوتم با هەبی ئیش و کارێکی بەسیتم پێ بوو. کات شهادە لەکنە من گرنگ نەبوو نەک لەکنە من ئەمن بەڕای من ئەوەی کە دەخوێنێ بۆ بەشی پزیشتیان شتێکی وها دەخێنی دەرەجەی باش گرنگە ئەنێتوها بەرپرسیارەتێکی زۆر لەسرە هەتا مەسەلەی لۆ نمونە ئەندازیاری بەرپرسیارەتێکە لەسەرتا بەس ئەوەی کە حەزی لۆ بەشانە نیە ناوێ بستەوە بەشانە نێتوەرکینگ گەلێک مهمە لە بۆ هەموو بەشەکان. ینی لە منداڵیەوە ئەگەر پێتان دەکرێت نێتوەرکینگ بکەم برادر پەیداکەن بڕۆ بگەڕێ پرسیارکە زۆر گرینگە. ئەنی ئێستا من یەک بەخۆم ئەو لاوانەی هاوڕەکانیشم بزانن ئەگەر مامۆستا و شتیواش گیان لێبی لە قوتابخانەی شوێ فات بووین هەتا پۆلی بڵین هەفتیش تۆپ ئۆف دە کلاسی یەکەم و دووەم و سێم و بە تایبەتی لە بیرکاری زۆر زیرەک بووم لە پۆلی هەفتەوە تقریبی زۆر لەگەڵ برادران قسە و دەرچوون و تۆپانێ بە تایبەتی تۆپانێمان دەکرد. سەبر ئەوە بۆ بڵێم تەمبەڵ بم بەسان زۆر گرنگیم پێ نەدەدا زیاتر گرنگیم بۆ نێتوەرکینگی دەدا و کاتی هەستیشم پێ دەکەم نێتوەرکینگ ئێساسی پێ دەکەم تۆپانێمان دەکردووانە سەبر دەرەجە دەهاتە خوارێ. وڵا مامۆستایەکان پێیان ناخۆشە تەبعاً ئەدوو تۆپ ئۆف دە کلاس بی لەو لای هەست سەبر بێ خوارێ کاکە گوتم کێشێنێ نامیمە لە قوتابخانەیەکی لەو شێوازەبی بزەبت ینی قوتابخانەکەتان یەکێک بوو لە هەر باشترین قوتابخانە بزەبت وەڵڵاهی ئەوەی نەبی بڵێم بتا مارکتینگ بەس سیستەمەشی زۆر باشیان هەیە زۆر ئەوان دایم حەز دەکەن بێجگە لە مەسەلەی خوێندنیش بابەتی دیشان زیاد کردێ لەوێ ها فکرت جیاوازە لە بۆ بێ باشیانە ئاکتیڤیتی پاش قوتابخانە و سەفەرەکە لە بۆ ئەو لای هەندێک ڕۆژەکان دوبی ئاسایی نەبی بە زەختەشی زۆری خوێندنیشی تێدایە. ینی هەفتەی 6 تاقیکردنەوەمان هەبوو هەفتەی کە 5 ڕۆژ داوامان دەکرد 6 تاقیکردنەوەمان هەبوو بڵێنجم ئەو شەم و ئۆف بوو 7 تاقیکردنەوەمان دەکرد ڕۆژانی یەکشەم 2 تاقیکردنەوەمان هەبوو. باشە بەس چمان کرد بزەبدا من دەرەجە وڵە گرینگە لەو گرینگە لە بۆ زانکۆ زۆر گرینگە زانکۆ بە گوێدەی دەرەجەی وەردەگری بەس خۆشیمان لەو کاتانە دەدیر علاقە برادەراتیمان دروست دەکرد و یەک شتیش هەیە لە گۆڕێ بە ئینگلیزی پێ دەڵێن C-level students are the ones who are going to be running big companies and countries. باشە یعنی کو C-level تەڵەبەکانی دەرەجەی 6 تا 7 ئەوانەیان هەیە ئەنا ئەتیادیە زۆر زیاتر بەلای خوارێ بزەبت ئەی پلس ئەوانە هەیە
دەڵێ و تەڵەبانەی دەرەجەی 6 هەفتیان هەیە ئەوانە دەبن مستەقبل شەریکات و ڕێکخراوی گەورە بەڕێوە دەبن لەبەر چێ لەبەرێ ئەوانە کە لە ناو پۆل دانیشتینە لۆ نمونە ئێستا منێک بەخۆمانەوە هابووین وانەکە دەگوترێتەوە تەواوە ئەوکو ڕێزێک لە مامۆستای تەواوە هەموو شتە دەرسەکەش دەخینی بەس دایم فکرمان دەڕوە فکرمان دەستە سەرەوەی ئەو شتە ئەو هادەگوزەریان لە جام تەمەشا دەری دەکەی لۆ نمونەها شتێک بەوێدا تێدەپەڕی فکرت دەڕوە کە لێگەڕای فکرت ئازاد بی زۆر گرینگە فکری جیاوازە لە بۆ دێ ئەنی ناڵێم ڕێزەکەی ڕێزی مامۆستا مەگەر ڕێزی وانەکەی بگرە ڕێزی هەموو شتێک بگرە بەس لێگەڕای فکرت کەمەک ئازاد بی کەمەک بەتایبەت لە تەمەنەی زۆر خەمی لێمەخۆ بزانە ژیان چی تێدا ژیان چییە لە بە چ شتەکان ڕوودەدەن زۆر گرینگە لە بەرەندێ دەرەجە گرینگە لە بۆ ئۆپەرشانێکە گوتم پزیشتی و ئەندازیاری بەس ئەوانی دینا زەرور نییە ئەستان عیلاقات و لە ژیان تێگەیشتن زۆر گرینگە لەوانە خۆشیش ببینە بزانە لۆ نمونە ئەمنێک بەخۆم وەرزشم دەکرد بڕۆ بزانە لە چ زیرەشی لە هونەر زیرەشی گرنگی بە هونەر بدە لۆنا مستەقبل پاش تەواوبوونی زانکۆ ئەو خولیا و حەزانە دەبتە ژیانی تو حەزت لێ وەخت لە سەروانە بەسەر کاک عەبدوڵڵا هەموو جارێوە دەڵێم گەنج هەموو نەفەرە کە هاتوو لە قوتابخانەی 12 ساڵ دەخینی ئەرچی ماڵەوە دەدەنێ باشە دەچێ زانکۆ دووبار ئەرچی ماڵەوە هەیە و ئەساینمنتت هەیە و تێستت هەیە هەموو شتێکت هەیە نەفەرێک هەیە شتت لە بۆ دیاری دەکە پێویستە و بگێ و قۆناغیان ئەو شتەی جێبەجێ بکەی ئەدی لە پاش زانکۆ کڕیەکی زۆر هەیە کەسێک نییە زەختە لێ بکە بڵێ ئەساینمنتی بکە شتە چی بکە لێ ئەو کاتە دەبی ئامادە بووبی بە خۆت دەستی خۆت بگری بێ حەزت لە ئیش و کارەکە بکە حەزت لێ بچێت ئیشەشی باش ببینەوە لە شەریکەکی باش بڕۆ دەبی بە خۆت زەخت لە خۆت بکەیت لەبەر هەندێش ئەو شتانی کە دەکەی لە زانکۆ و لە قوتابخانەش غەیری خوێندن مەبەستمەها کە قەنەعەت بە خۆ دێ پشت بە خۆت دەبەستی ئەوانە زۆر گرینگە لۆی ئەو کاتیش کە پاش زانکۆ کە وچی گوتم کڕ و کپیەکی زۆر هەیە کەس نییە دەستت بگری ئێو کاتە بە خۆت پێ دەکرێ ڕێنیشاندەری خۆت بی کاکەم لەو بوارێ زیرەکەم حەزم لەو بوارەیە دەچم لەو بوارێ دەخینم ئەویان لەکنەمە زۆر لە چیوەکی سەرەتا کە باسم کرد بەڵێ باوەڕ بکرا هەر لەو ساتانە فکریەوەم دەکردەوە ڕۆژێک دەبێ ئەو عەبدوڵڵایە بەو شێوازە لەناو کۆمەڵگەکە بەو شێوازە بناسیەوە بەو شێوازە خزمەت بکە ماشەڵڵا داوا الحەمدولیللا فەزلی خۆیەوە بزەبێت هەموو باسی هیچ منەتە تێدانیە بەزەوە گرنگە زۆر گرینگە بەردەوامبوونەکە زۆر گرینگە بزەبێت بەردەوامبوونیش زۆر گرنگە ئەو ئامانجەشت کە هەیە بەجددی پلان زۆر گرنگە لە ئێستاەوە پلانی لە بۆ 10 ساڵی دابێت 5 ساڵی دابێت هەبی ینی بەرتاو ڕوونیە کە هەبێتن لەو ئاستە دەگەی بۆ ئاستە بە هەر شێوازە فڕاندینگە بزنسە هەر قۆناغێکی ژیانی خۆتە یان لە ڕووی خوێندنەکەتە هەموو ڕۆیەکانەوە زۆر گرنگە لارەوەڵە بالفعل بەخۆی دیدگایەکە زۆر گرنگە دیدگا بەس سیستەمە چیشت هەبی کوپی دەکەی زۆر گرنگە لە بۆ عام لە بۆ هەر بەشەک ینی ئێستا ڤیددیۆیی زۆر جوانم دی دەڵێ ئەوانەی کە ڕاکردن دەکەن باشە چێ دەکەم بزانن چێ یەکەم دەبی هەمیان یەک ئامانجیان هەیە زووتر بگەنە فنیشنگ لاین خاڵی کۆتایی بەس لۆ هەندێک لە هەندێکی فەرقی هەیە لەو ئەو پێشەوی دەگا لە بۆی سیستەمەکەیان باشتر ئەوانی دی سیستەمی ڕاکردن پێشوەختە خۆیان ئامادە کردی ئەوە زۆر گرینگە بەس سیستەمەکە زۆر گرینگە یعنی تو بە هەر بڵێ ئامانجم ئەوێ ببمە فلاشت ئۆکەی شتەکەی پێ دەڵێن سمارت گۆڵز ئەوەی زیرەک باشە ئامانجی زیرەک بزەبێت وەرە ئامانجەکان دیاریکە ئامانجەکە چییە کو جێبەجێ دەکەی چەند وەختی پێویستە هەمی دیاریکە زۆر ئاسانە دووبارە دەستۆ قالبی نووسین بینوسەوە بەس بزەبێت سیستەم گەلە گرینگە سیستەم لە هەموو شتێک لە هەموو بەڕێوەبردنەک شخصی بزنس هەر هەموو شتێک لێ توش دووبارە سیستەمەکە بووە ئەوەی ئامانجەکە بووە بەس ئۆکەی کاک عەبدوڵڵا گوتی من فلان ساڵ دەبی بچم لەو شەریکەی ئیشکەم لۆ ئێمە بگەمە فلانجێ ئەو نێتوەرکینگەی پەیداکەم پلانەکەت هەبووە لەگەڵ ئامانجەکەت ئامانج بەتەن هیچ معنای نەبوو من ئامانجمانەیە ئامانجای من فکرم پێم دەکرێت سەبەرگرتنیش
بالضبط سەبریش تەبی ئەخر مەسەلە سەبرەکەی چییە ئەتو کە دەڵێ سەبرت هەبی ئەوە نییە بڵێ منها لۆنە من هیچ کە ناکەم لە خۆ بە سەبرم گرتێ ناخۆشە ناخۆشیش دەبینی لەوەی خۆشی دەبینی ڕێیەکە بەخۆی پرۆسسەکە لە هەمووی خۆشترە هەموو شتێک پرۆسسەکەی هەموو شتێک ئەسڵان نابی نقطە دانابی نقطەی کۆتایی دابنی تو ئێستا کە ئێستا ماشەڵات لێبی ناوناوانگەی باش هەیە بزەبر فەزلی خوایە و تو ئێستاش ئامانجی گەورەترت هەیە ئەوە نییە ئەوە نیە بڵێ وەڵام تاوگەشتمە سەرجی خۆم لێ پار دەدەمەوە شتیوانی لە گۆرە ئێستا دەست پێ دەکات بزەبر ئێستا یان زەحمەترە شتەکان دەبێت بە عاقلانە ئیشەکان بکەی ینی هەموو ستێپەکانت بزانی هەنگاو بە هەنگاو بزانی چه هەنگاوێکە ناکرێ نابێ شتێک بکەی ینی خەلل لە هەموماندا هەیە هەمومان غەڵەت دەکەین ئینسانین لە کۆتاییدا بەڵام ئەوە گرنگە کە ئەتو دەبێ مەبدەئێک لە بۆ شتێک لە بۆ کەسانێک داوە براند بێ یان خودی بێ هەردووکی زۆر گرنگە بە شێوازێک بتانی ڕێیەکی باشیان هەم لە بۆ خۆت هەم لە بۆوان ئەمن هەموو جاری باسیەوە دەکەم کە هەر پۆدکاستێک دەکەین بە هایەک لە ژیانمان زیان دەکەین بزەبت وەڵا بەزدیەوە زۆر زۆر گرنگە ینی هەرەوە نەبیتن ژیانەکی هاکەزاییمان هەبی با کاریگەری تەبی کاکە بی سەمۆن با نەفرێک بێت و چێە تو چێ ئەو کە منها فرانشت ئی منە ئەمن فران نەفرم کاکە چاری سبەن هەستەوە بڕۆ بغاردانێ بکە ئەگەوە توی شەرمی نایە بە هەر خەڵقە قسەت پێ بڕ خەڵق سێ دەکەوە چییە ئەوە هەر تەواو نابێ تاو نابێ بڕۆ دەرێتەوە بڕۆ تو حەزت لە چیە حەز لێ هەفتەی 20 کتاب بخینەوە بڕ بخینەوە دەچێ قەبری خۆ دەستە قەبری خۆی 2 ساڵی دیلاوانەوە نەفەرێ نەبینی کە ئێستا کە تو لە قسەی دەترسی بڕۆ با فکرت بڕوە خدا هەمووانی بە جیاواز خوڵقاندیە کەسمان وەکو کەس نینە ئەمر کە ئێستا حەزم لە وەرزشیە ئۆکێ خۆداوە هینایتە ناو من و چاردە وروبەرەکەم کاریگەری لە سەمرەوە حەزم بستە وەرزشی ئێستام لەو پەرەی پێ نەدەم لە هەموو ڕۆچی دی کاکە حەزت لە هونەرە ئۆکەی تا بڕۆ هونەر بکە ئەگەر سەرەکیش نییە با لاوەچی بی بڕۆ ئیشەک بکە ئیشوکارێک بکە بەس و ئیشوکارەکەش بەخۆشی بڕوە لاوەچیەکەی هونەرەکەی هەر بکە ئەگەر ئەوش بەزەبتە بارگرانی لەسەرت ئەو ئیشوکارە کاکە بڕۆ بزانە حەزی تو چییە بزانە تو چی لەبەر هەندێک مرۆڤ کە بەتەنیا دەبی کە فکر دەکاتەوە زۆر جوابی دەست دەکەوی یعنی ئەو وەڵامانە کە لە فکری خۆماندایە من شێمە من کو بژیمە من کو نەژیم هەموو بەدەست دەکەوی بەس بە مێشکەشی ساف بلڤ ئەناو لە ئێستادا بژی ماڵێ من وڵی مستاقبل لە چم دادەنیشم فکر دەکەمەوە من چێمە نانە لە ئێستا بشی ئێستاالێنە من پێویست ناکە تەرگیزم لە سێ شتی دیبیام لێرەمە لە کاک عەبدوڵای دانیشتیمە بۆ قسەی خۆمان دەکەینەوە خەمی دوای لە بۆ دوای ناکرێ کاک ژوار حەز دەکەم لە خاڵێک کاریگەری ژینگەی دەوروبەر چی لەسەر زەناوتی وەزێ هێشتا ئەسا بڕانەکرد بە تایبەتی لەسەر من ئەمن قوتابخانەکەمان هەموو خەڵکی کوردستانی تێدا بوو ئەجنەبی تێدا بوو ئەو دەوڵەتی تێدا بوو ئەویان لە بۆ زۆر گرنگ بوو و دووبارەوە شتێکی ئیلاهی ئەگەناوانە من لە دەستمە قوتابخانەشی لەو شێوەیە بەس کە تەمەشا دەکەم ێستا لۆنە منە فلان نەفەر لەو شوێنێ ئەوە لەو شوێنەیە و لایف ستایلی وان ئەو هەیە لایف ستایلی ئەوە حەزی ئەوەیە ئەو تایبەتمەندەی تێدایە تەمەشا دەکەم ئەو هەموو نەوعا پێرسۆناڵیتی هەیە کەسایەتی هەیە ئەمۆکە منیش کە ئەوی ئێستا من هەمە پێویست ناکە خۆم بگەڕمەوەش کەسایەتی منە نەفەرەکەم حەزم لە ئیشوکارە لە خزمەتکردنە لە نیشتیمان پەروەریە لە چالاک بوونە بینگ ئاکتیڤ گۆش دێنە سەر ئێستا ئینشاءڵڵا ئەوە ئەمنم چاردەورەکەم بزەبت ئێستا گەشتمەوە قەنەعەتەی تقریبی ئەمنی ئازاد کردلەوەی ئەمن کومە هەر ئەوها بەردەوام بزەبت ئەملون منە بزەبت لە قوتابخانە هاتمەوە مانتیقەمان شعبی بوو کە هەستەژی زۆرم هەیە لە بۆ ئەو مانتیقەکە لێشی ژیایمە وەکو باسم کرد خۆشە تاو دووبارە لێن دەری شار بە منداڵی تۆپانێمان دەکرد لەسەر جادە خردەبووینەوە گەمەمان دەکرد پێکۆڵانی گەشتمان کردبی بەسەم دەبی لەو قالبێک کەمەک دوور کەومەوە
لۆی ئەمن خۆم ببینمەوە ئەوانیش خۆیان ببینەوە ئەو زەبینەوەکن یەکدری ئێستاش برادر هەیە لۆ نمونە 15 ساڵێک دریمان نەدیدوی سەلامم لێ بکە بەس بزانم نێتی باشە هەر وەکو ئەوی دوێت چاک و چۆنێک دریمان کردوی چاک و چۆنی لێ دەکەمەوە هیچ لۆ ڕەخوقینەک لە دڵی هەگرم بڵێم ناو نەفرە خراپەوە هێناتەوە و سەلام کەرام بزانم خراپی لۆ من هەیە لێ دوور دەکەومەوە پیس بە گلەی ناکە گلەی لۆ بکەم شوگوتم گلەی ئیسفادەی نییە بەس مەسەلەی ئەوەی بزەبت ئەرێ وڵات دەوروبەر بلوانەیە کاریگەری لەسەر بڕاندەکەی ئەوە بووبی ئێستا کە دەڵێم ها دایم حەزم لە ئاکتیڤم بجوولێم دایم لۆ نمونە جاروبار شەشی سبەینە حەزم لێ بچم سەفەرەشی زرارەتی بکەم و سومەریانە گۆپارە دڕەمیرە ئەو دوای ئینشاڵڵا بزانم لە مەجالەش سەفەرەشی پێکەوە دەکەین ئینشاءڵڵا جێ زۆر سروشتینە کە دەستکاری نەکرێن لە سروش زۆریش ینی پێشان زۆر حەزم نەدەکرد لەمە مەشغوڵیەت بەس ئێستا ئەکید من هیمەتاکە لە بۆ دەکەم ئینشاڵڵا بزانم پێکەوە دەچین زۆر دەگەڕێم هەتە لە دەرێش لە هەموو برن بابەتەکان کاریگەری لەسەر سمودی ئێستا لۆ نمونە حەزم لێ خەڵک ئاکتیڤ بی لەوانێ ها بچمەوە سەر ئەو نقطەی سەر خاڵەشیش وەبزانم دلیڤەریتان نییەوە بەڵێ کارەکەی چییە ئەر نەفسی هۆکار نفسی هۆکارە ئەمە کە دلیڤەریمانیەوە ئینشاڵڵا بزانم لەوانەیە ئەگەر بینەری سمودی سیزن لێ دانیشبی ئاگەم لێ گلەی زۆریان هەیە کە دلیڤەریمان نییە و شەریکاتەکانی دلیڤەری شەمیان ڕۆژانە بەخوای تەلەفۆن دەکەن دەڵێن کاکە دۆ دلیڤەریتان نییە دەڵێم ئەگەر مادیەن لە بۆ من ئەمن باشترە دلیڤەری دانێم ئەگەر لە دوو مادی بم بەس ئەمن دەمەوێت خەڵک بێتە دەرێ وەرسەکە بکە هەر ئەو کاک عەبدوڵڵا ئێستا تو لۆ نمونەکە دەی سمودی سیزن لەگەڵ برادەرەکەت دەی حتى ماي او اكسبيرينس لفكر دمينته لقال فرام برادر هاتي ولا قيس مودي سيزن اوكي لو انا من استيق بخم زور زال لشركك بيمان لشوينك بيما لمالي بيما حزم لي بو اوردر كم اوردر نا ولا لي قرب بتسم باشترا كاكا لدزار امن كتمو ايوام هي سمودي سيزن اوردر كم با دو زار بيم سرداني سمودي سيزن خو زرر بمن دكوي وكو بزنس بس ها وكو تم بزنس همي مادينيه همي مادينية كاكا لايف ستايل سمودي سيزن براند ايدنتيتي سمودي سيزن اوه بي اكتيف با ها لو لاش دوباره او رنگدانوي لانه كسي من بوبي بس زور گرنگه هر اگه تایبت من دي نبي براند كديان بزنس زكات دوباره لا دزرك هر مادي كسايتي زنابتنا بسر براندكتا رنگ داتو بالضبط بس دوباره معاولم كردي اوي كلبو كومالغا باشا کەلە گوڵ کۆمەڵگا دەگونجێ ئەوی بەکاربینین کاکشا لە کۆتایەکان نزیک دەبینەوە حەزانکەم زۆر لە وەختان بەگرم چیتان بۆ گەنج هەیە هەموو تەمەنەکان بە تایبەت تەمەنی 16 بۆ 18 تا تەمەنی 25 و 30 بە شتێک زیاد کە لەو ژیانە لەو دنیاە stand for something بە ژیانی تو معنایەک بدە لە بۆ کۆمەڵگایە لە بۆ ماڵەوەتانە لە بۆ ئاینەکەتە لە بۆ بزنزەکەتە با کاریگەریەکی ئەرێنی و زۆر زۆر پۆزتیڤت هەبی لەسەر ئەو خاڵانە یەکەچیان بی شەرت نییە هەر هەمووی بی بەس stand for something با هەستینەوە بۆ شتێک مەبەستم چییە بە شتێک لە ژیانی تو بڵێن فران نەفەر ئەو شتە ئەو تایبەتمەندەی تێدایە باشە ئەنی بە حەز و خولیایەک ئەتوو بجوولێنی حەز و خولیایەک وەکو گوتم لەکنە من نیشتیمان پەروەریە پێش هەموو شتێک نیشتیمان پەروەری ئێستا لەوانەیە زۆر حەزم لە دارچاندن حەزم لێ بچم دار بچینم کامپینێک دەکەم سمودی سیزن دەبین دار دەچینین لۆ نمونە ئەو هانم دەدە چ هانی منیدایە نیشتیمان پەروەری دەکرێت لۆ نمونەی تو خانەوادەکەت حەز لێ خانەوادەکەت دڵخۆش و مادیەن باش بژین ئۆکێ با شتێک بتجوولێنی با سەبەبەکەت بالضبط با سەبەبەکەبی لە ژیانی تو کە تو هەر شتێکی کە دەکەی لە بۆ ئەو شتەیە کە دەکەی بە شتێکی معنادار و پۆزیتیڤ بالضبط بۆ چەندی گروپەکە گەورەتربی وەکو گوتم لە بۆ کۆمەڵگابی حەز و خولیا زیاتر دەبی و دەرگاکان بەڕوو واڵا دەبن کە چ ئیشەک هەیە بچی بیکەی چۆت لە بۆ کۆمەڵگا دەکەی لە بۆ نیشتیمان دەکەی و فکریشت لێگەڕێ بە ئازاد بی فکر هەر لێرە مەکەوە فکر لە دەرێ بکۆ فکر لە ئیش و کاری جیاواز بکۆ
set the mind free مشکت ئازاد بکە لەو زۆر ڕووی بەس بە باشە لۆی خودی خۆت ببینیەوە لۆی حەز و خولات ببینیەوە لۆی کۆمەلگاش و ئەو نیشتیمانش ئیسیفادە بکە و لە هەمووی جوانتر ئەوەیە کە ئەریەکەوە لە بوارێکمان شارەزاینە لە پاشانێک دری دەگرین کۆلابڕیش هەمومان پێکەوە بۆ شوازە فلان نەفەرەوەی شێ دەکە فلان نەفەرەوەی دەکە دەڕام کو پێم بکرێ پاڵپشتی بکەم بەس بزانم کو پێم بکرێ پاڵپشتی بکەم زۆر زۆر گرینگە ئەو بە بەرخۆکی نەشوەلانین لە هەمووی گرنگتر سەلامەت بنیاخوا لە کۆتایی یەک خاڵ هەیە زۆر باست کرد حەز دەکەم لەسەر جەنابتان ئەو ڕقیکینەیە زۆر زۆر ینی بە شێوازێک لە شێوازەکان لە ناو دڵی زۆربەی کەسدا دەبینم ینی بە شێوازێک هەندێکیان بە شێوازێک دەیانەوێت زەرر لە بەرامبەریش بدەن ئەوەش هەیە ینی هەیە شێوازەکەی ترە ئەو خاڵی باست کرد زۆر زۆر گەران بوو ینی چارەسەری ئەو نقطەیە چیە ئەو ڕقیکینە نەمینێتن لە ناو دڵی کەسەکان دەکەوتە سەر شخصەکە بەس ئەوەی کەجوێ لە منەوەی کە ئەمن کەس نیمە بەسەوەی کە قسە وەردەگری لە نەفەری دیکاکە لە من وەردەگری لۆ بڕخوینە لەبەر چ هەبی لەبەر چ بەس ژیانی خۆت تێک دەچی دایم یەکشتی دەڵێم دایم لە هەموو مۆزوعک ئەگەر تو لۆم نە خودی خۆت لە پێش هەموو شتێکدانێ چ لە بۆ تو ئیسیفادە هەیە ئەوی بکە کە تو بیە سەرۆک عایلەک چ لە بۆ عایلەی گرینگە ئەوی بکە کە بیە دەسەڵاتدارێک چ لە بۆ ئەو نەتەوە ئەو نیشتیمانی گرینگە ئەوی بکە ڕقوکینە ئیسیفادەی لە بۆ چی هەیە هیچ ستا من هەر با بڵێم ئەو ڕقم لەوەی دەبتەوە و ژانی خۆم لەسەر تێکدەم ئیسیفادەی نییە ئۆکێم ڕقم لەوەی هەموو نەفرەگە ڕقی هەیە بەس پێویست ناکە زۆر فکری لێ بکەمەوە کاکە ئۆکەی چی ئیسیفادە بە من دەگەینی بام تەرکیز بایە مەسەرەوی ئەگەر خۆم خۆش دەوێت تەرکیز بابای مەسەر ئەو شتانەی کە لە بۆ من باشە ئەوەی کە خراپە ئۆکەی خراپە تاو لێگەڕێ نایکەم سەلامەت دەوەنیاخوا سەلامەت چ لە بۆ ئەهلی پۆدکاستەکەمان هەیە وەڵاهی هیوادارم ئەگەر ئەمن توانی بەم ئیسیفادەک بگەینم سەلامەت وەڵاهی ئەو پاڵپشتی ئێوە وای کردووە بە جوانترین شێواز بتوانین ینی هەنگاوێکی زۆر گەورەتر بنین بە پۆدکاستەکەمان ئەو سیزنە بەعام لە بۆ گەنجان ئەوەی کە پێویستە لەسەر من چ لە ئێستا چ لە مستەقبەل هەر شتەکەی من بتانم لە پرۆژەکی وەها جوان بەشداری بکەم لۆنە دەرکەی مەکرایتەوە سەلامەت پرۆژەی زۆر گەورەترمان دەبێت ئینشاءڵڵا کاکە ئینشاءڵڵا بیدایەتە و گۆڕانکاری بەمە دەکرێت بە گەنج دەکرێت بەوانەیە کە بیرروکەی جوانیان هەیە کە پۆزیتیڤ گۆڕانکاری بەوانە دەکرێت بە گۆڕانکاری زۆر باشش لە ڕێ ئینشاءڵڵا گەنجی زۆر فکرکراوەمان هەیە و شتی زۆر باش دەبینم دەکرێت و فەرزە لە سەرمان پۆزیتیڤ بین گەشت بین بە مستەقبەل ئەوە زۆر گرنگە ناومێد نەبین بە شێوازێک پێوەمێدی هەرێ بەس تەمشە مستەقبەلکە و گەشت بین بە برێ منۆ شتانە لە خۆمدا هەیە و هەیە چای دەکەم کۆمەڵگامە ئەوەی بە من دەکرێت ئەوەی دەکەم هەرەوەندە ژیان شەرەوەندێ دەستان خۆش بێخوا سەلامەت کاکە زۆر سپاس و میوەنداریەکەی زۆر سپاس ئەو دانیشتنەی لە بۆ پۆدکاستەکە نەدانیشتەشی برادرانە زۆر خۆمانە بوو دەستان خۆش بێ بینەڕ و بیسەرانمان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تەوە بە خۆتان دەزانن ئەو پۆدکاستە هەروەکو هەموو جار باسی دەکەم هەر پۆدکاستی و بەهایەکە بتوانین دڵی یەکتر خۆش بکەین بتوانین دەسە ناو دەست یەکتری بین ئەو کۆمەڵگایە بەو شێوازە جوانتر دەبێتن تاڵقەیەکی داهاتوو تا پۆدکاستێکی تر بە خوداتان دەسپێرم و خوداتان لەگەڵ